بار حاڵی بوو فرەدیک دائیمرکاندم خۆم ڕوود کردەوە بنووم ئەمەندەم شەمپانیا خواردبەوە ئیشی سەراوم زۆر بوو هاتمە دەرێ بچمە ئاودەستخانە ڕێگەم نازانی هاتمە دەرەوە بەڵکو یەکێک ببینم ڕێی ئاودەستخانەی لێ بپرسم کەس نەبوو تەنگاویشتینی پێڵچنی بوو وامزانی شاتوەکەیە لەوێ دەرگای سێم ئاودەستخانە بوو دەستم کوتا بە پەلەکوتێ دوو دەرگام ژمارد سەری سێم دەرگام کردەوە پێم نەیە ژوورێ یەکێک لێم ڕازبەوە هاواری کرد دزە ئەوە دزە گەڕامەوە ڕام کرد بۆ ژوورەکەی خۆمان بە پەلەپەل خۆم کوتایە ژوورەوە هاتم خۆم بکەم بەژێر لێفەوە ئافرەتێکی تیا بوو ڕاپەڕی و هاواری کرد ئەمە تا ئەوە دزەکەیە بە قوربانتان بم نێڵم ڕاکە هاتۆتە ژوورەکەی من تومەس بەهاڵە هاتوومەتە ژووری ئافرەتێک بە ژووری خۆمانم زانی بوو بە هاواری ژنە خەڵک ڕویان کردە ژوورەکە منیش هیچ چارم نەما دەرگام خڕداخست لە دەرەوە خەریک بوون دەرگا بشکێنن ناچار پەنجەرەکەم هەڵدایەوە و بێ ئەوەی بزانم بەرزەیان نزمە لە پەنجەرەوە خۆم فڕێدایە خوارێ ساتا من ئەمەم کرد ئەوان دەرگایان شکاندە بوو هاتبوو نەژوورەوە زانیان من خۆم لە پەنجەرەکەەوە فڕێداوەتە خوارەوە بانیان کرد باخەوان پاول دزەکە نێڵی ڕاکە باخەوان بە خۆی ئوتێڵایەکەوە و گەماڵێکی زلەوە پەلاماریاندام و ڕام کرد درەختێکی گەورە هاتە بەردەمم خۆم هەڵدا و سەرکەوتم سەگەکە لە دواوە دەرلنگی دەرپێکەی گرتم و پسڕی بار حاڵێ بوو چوومە سەر درەخت باخەوان پێڵاوی داکەند و بە شوێنما سەر دارەکە کەوت بیرم کردەوە لقی دارەکە بەسەر کۆڵانەکەدا شۆڕ بۆتەوە چوومە سەر ئەو لقە و خۆمدا هەویشتە خوارەوە بۆ کۆڵان ئەم جارەیان کەوتمە سەر کۆمەڵێ پێین کە بۆ باخێ نابوویان ئازارم پێ نەگەیشت هەرسام و ڕام کرد باخەوان و سەگ بە شوێنما خەریک بوون دەرگای باخەکە بکەنەوە من لە وزەی ئەوان دەرچوو بووم بە درێژایی کۆڵان ڕام کرد لەسەری کۆڵان کتوپەڕ بەرەنگاری حەسحەسێ هاتم تون قۆڵی گرتم وتی ئۆخەی بەگیرم کەوتی دوێنێ شەوی شاتبوویە سەر ماڵی میلارد زی بکەی هەرچەندە وتم باوکم پیاوی چاک بە ئەزیەتم مەدە بەخوا من دز نیم فایدەی نەبوو زۆر زل و بەهێز بوو لەبەر ئەوە منی بە هیچ نەدەزانی قۆڵی شل گرتە بووم منیش بە فرسەتم زانی قۆڵم ڕاتەکاند و مستەقۆڵەیەکم بە هەموو هێزم لەسەر سنگیدا تا بە پشتا کەوت دیسان ڕام کرد بەڵام هیچ هێزم تیا نەبوو کابرا شەڵ سایەوە و فیکەیەکی لێدا چوار حەسحەسڕایان کرد چوونە لای کابرا وتیان چی بووە وتی دزێکم گرت گوێم نەدایە و لە دەستم ڕای کرد منیش لەو وەختەدا دەرگایەکم هاتە بەردەم دەستم پێوە نا کرایەوە چوومە ژوورەوە دەرگام داخست و لە کەناری دەرگا ڕاوەستام هەر ئەوەندەم زانی پاسەوانەکان هاتنە بەر دەرگا و ڕاوەستان دوانیان وتیان ئێوە ڕاکەنە سەری ئەو کۆڵانەی تر بگرن وا ئێمە لێرە دانیشین بزانین لەکوێوە پەیدا دەبێتەوە دەیا ڕەبی من چی بکەم ئەوە ئەمان لەبەر دەرگا دامەزران ئەی من چارم چییە لەو وەختەشدا تەپەی پێی زەلامێک هات ئەها ئەوە ڕایان کرد دەبینن سەرخۆشێکە بەلادا دێ کە سەرخۆشەکە پاسەوانەکانی دی بانگی کرد کوڕ ئەوە کێن وا بەردەرگاتان بە من گرتووە پاسەوانەکان ناسیان وتیان ئەوە ڕین کەرتۆی وتی بەڵێ منم ئێوە کێن لەبەر دەرگای من هەڵوەستاون کە ڕینکەر وای وت یەجگار ورم بەردا ئای خۆ ئەمە ماڵی ڕینکەرە ئێستا دەرگا کاتەوە و یێتە ژوورەوە ئەی من چی بکەم پاسەوانەکان وتیان دزێکمان تا بەر دەرگای تۆ ڕاوناوە ڕەنگە خۆی کوتابێتە ماڵی ئێوە ئەویش وتی سادەغی لە بەجێم مەهێڵن لەگەڵم وەرن ماڵەکە بگەڕێن ئێجگار ترساوم بەڵام پاسەوانەکان وتیان تۆ بچۆ ژوورەوە وا ئێمە لێرە دەبین مەترسا ڕینکەر دەستی نا بە دەرگاوە داخرا بوو وتی حای من هیچ شەوێ دەرگامدا نەخستووە کەچی وا ئەم شەو دەرگام داخراوە کلیلی دەرهێنا دەرگا بکاتەوە من چارم نەما چوون بەرەو ژوورێکی تاریک و بە پەلەکوتێ قادرمەکانم دۆزیەوە و سەرکەوتم ئەویش دەرگای کردەوە و هات لە قادرمەکان سەرکەوت من دەستم کوتا دەرگایەکم دۆزیەوە و چوومە ژوورەوە و دەرگام داخست تومەز ئەمە ئاودەستخانەیە ڕینگەر جارێ ڕاست ڕووی کردە ئاودەستخانە بێتە سەراو دەرگای ئەویش داخرا بوو وتی پەنا بەخوا ئەم شەو هەموو دەرگایەکم لێ داخراوە
وامزانی دەرگای ئەو دەستخانەکە دەشکێنێ و دێتە ژوورەوە. کەچی وتی قەینا جارێ با جێگەیەکم دەستکەوێ هەندێ ڕاکشێم دوایی دێمە سەراو. هەر ئاوڕیدایەوە زرم کەوت قەدەرێ بۆڵاندی کە هەستایەوە ڕووی کردە دەرگایەکی تر ئەویش داخرا بوو. اینجا ئێژگار تووڕە بوو. دەرگای دایە بەر لەقا دەنگی ئافرەتێکا دوتی وەحا وەحا گاشێت ئەو دەرگایە بۆ چی ئەشکێنی پارەت زۆرە؟ ڕینگەر وتی شۆخ و نازدارەکەم ئەم شەو سەعاتم لەگەڵ خۆم نەبردبوو بۆیە درەنگ هاتمەوە نەعلەتم لێ بێ سەعاتی تر نەچمە دەرەوە ئەم ئەپاڕایەوە ئەو جنێویەدا بە هەزار کێشمەکێشم دەرگای لێ کردەوە. منیش دڵم ئیسراحەتی کرد. دەرگای ئەو دەستخانەکەم کردەوە و هاتمە دەرێ. لەبەر دەرگا قوتوێک شقارتە کەوتە بوو. هەڵم گرت و هاتم سەیرێکی دەرگای دەرەوەم کرد. هێشتا پاسەوانەکان لەبەر دەرگا دانیشتبوون. بە حەوشەکەدا گەڕام وتم بەڵکو باخچەیەکیان هەبێ لە پشتەوە دەرباز بم. تووشی هۆدەی چێشخانە هاتم. چوومە ژوورێ شقارتەم لێدا مۆمێکم دۆزیەوە و دام گیرسان. گەڕام خواردەمەنی هیچ تیا نەبوو. سەبەتەیەک جلی چڵکنی تیا بوو. ڕوانیم بەڵکو شتێکی وای تا بێ لەبەری کەم. هەمووی کراسی تەنکەداری ژنانە کەڵکی منیان نەدەگەر. لە ژێرەوە چاکەت و پانتۆڵێکی کۆنی پیسی لە نەوت و بۆیە هەڵکێشراوی تیا بوو. زانیم ئەمە جلی بۆ یەخچیە. چارناچار لەبەرم کرد. مایەوە سەر شەپقە و قۆندەرە. شەپقەیەکی کۆنی جاویشم دۆزیەوە. قۆندەرەی کۆنیشیان زۆر بوو. وا دیار بوو کوێن کردبەوە بیفرۆشن. گەڕام جووتێکیان بە پێمەوە چوو کردمە پێم. هاتمە دەرێ مۆمەکەم نەکوژاندبەوە. لە پشتەوە باخچەیەکیان هەبوو دیوارەکەی نەزم بوو. لەوێوە بازمدایە کۆڵان. جاشتێکی تر زەحمەت بوو. من لە کۆڵانی ئەو دیوەوە هاتبووم. ئێستا کەوتومەتە کۆڵانی پشتەوە. ڕێگەی ماڵی یۆهانم نەدەدۆزیەوە. یعنی ئەو ماڵی کە شەو لەوێ ڕام کردبوو. فرەدریک لەوێ مابوو. ماڵەکەم نادۆزیەوە. هەروەهاتم بەڕێدا شەویش ئەوەندەی نەما بوو. تووشی بیرەخانەیەک بووم. چرای دەسووتا و کەسی تیا نەبوو. تەنها زەلامێک لەسەر قەنەفەیەک ڕاکشا بوو. منیش بەو بەریەوە ڕاکشام. ئەمەندە ماندوو بووم خەوم لێ کەوت. کاتێ خەبەرم بۆوە کابرای بیرەخانەچی لە گەنێ ئاوی پیا کردبووم. شڵپەمە هات. قەدەرێکم ژنێ و پێدا و پێکەنی. ناچار هەڵسان بەیانی بوو. بە پرسیار ماڵی یۆهانم دۆزیەوە. لەسەر سەکۆی بەردەرگاکە ئەندانیشتم. ڕووم نەدەهات لە دەرگا بدەم و سەرماش لە هەموو جەستەم کاری کردبوو. وەکو کەروێشک هەزارم دەکرد. گەیمە بەر پەنجەرەی ماڵێک. پەنجەرە کرایەوە و لەسەردا پڕ قەعدەیەک پیسایی مناڵ بەسرمدا کرا. دە اینجا بەو حاڵە و بەم بەرگەوە چی بکەم من؟ خۆم ڕاوەشاند و خۆم تەکاند. گەڕامەوە لای ماڵەکەی یۆهان واتە ئەو ماڵەی کە فرەدریک لەوێیە. سەیرم کرد لە باخچەکەدا فرەدریک دەگەڕێ. تومە ساتووە بزانێ شەو من لەکوێوە ڕام کردووە کە چاوم پێی کەوت بانگم کرد. ئەو منی نەناسیەوە. بە هەزار حاڵتا وتم کوڕە ئەلفرێدم. وتی خوا بتگرێ ئەم قیافەیە چییە؟ وتم مەپرسە. ئیتر هات دەرگای لێ کردمەوە. ئەوان هێشتا نووستە بوون. بردمیەوە هۆدەکەی خۆمان. بۆ گەنم لێ هات. وتی گورت جلەکانت داکەنە. وتم ئەوە جلی ماڵی کابرای سەرخۆشە. بێخەبەر هێناومە دەبێ بۆیان بەرمەوە. وتی مردوت مرێ جارێ وەختی ئەوە نییە. زوو خۆت ڕوود کەرەوە. هەرچیم لەبەردا بۆ دام کەند بەڵام فانی لەو کراسەکەشم تەڕ بوو. هیچ نەبوو لەبەری کەم. دەرگا کرایەوە. کچە کارەکەرەکەی کە شەوێت دەسم کردە بۆ ملی بە پێکەنینەوە هاتە ژوورێ. وتی دەستگیران بەخێر بیتەوە. چاوم لێت بوو بەجلی زاوایەتیەوە هاتیتە ژوورێ. بەو جلانەوە بۆ ناهاتی دەست بکەیتە ملم. منیش تەریق بوومەوە. چوو کراسێکی ژنانەی خۆی بۆ هێنام. بەرەو پشت لەبەرم کرد و ڕاکشام تا هەموویان خەبەریان بۆوە. خاوەن ماڵ ناردی بە شوێنمە. من بە شەرمەزاری چووم. خواحافیزیم لێ کرد و وتم ئەڕۆین. هەرچەندە لەگەڵمانە خەریک بوون کە لەوێ بمێنینەوە بەڵام بەن نەبووین. بەخششێکی زۆریان داینێ و هاتی ملی ڕێگەمان گرتە بەر تا گەیشتینە ویانە. کە گەیشتینە شاری ویانە بە فرەدریکم وت برئەدەر وا ئێمە گەیشتینە ئێرە. من هەر ئەمەندەم بەس بوو. هەرچی پارەمان هەیە هەمووی بۆ تۆ کەمانەکەش بۆ خۆت. من خانمەکەمە دۆزمەوە. فرەدریک گوتی برادەر ئەمیش مەکە بە ماڵی کابرای میونخی ڕاوەستا
تۆ هەروە بە ئاسانی ماڵی خانمەکەت نادۆزیتەوە، پارەت پێ نەبێ سەرگەردانە بی، جارێ با پێکەوە بین تا جێگیرە بیت، ئەوسا بۆ منیش خوا کەریمە. اینجا بەجادەدا ڕۆیشتین، هەروە خەڵک پێمان پێدەکەنی تومەس ئەو قیافەت و جلوبەرگەی ئێمە لەناو ئەواندا عەیب بوو. هەر ئەوەندەمان زانی یەکێک بانگی کردین کوڕە ڕاوەستن، ناچار ڕاوەستاین. هاتە پێشەوە پرسی ناوتان چییە؟ من وتم چیت لە ناوی ئێمە داوە؟ شانی ڕاتەکاندم، وتی ئێستا تێدەگەێنم کە بۆچی ناوە دەپرسم. تومەس ئەمە پۆلیسە. وتم من ناوم ئەلفرێد مۆلەر و هاوڕێکەشم فرەدریک شۆلەر. ئەو وتی لەکوێوە دێن؟ من وتم نازانم، سوزانم شاتووی خانمەکەم لە چ شارێکە. وتی کەوا بوو ئێوە خەڵکی ئاوێستیار نین. من وتم نەخێر. وتی کەوا بوو پاسەپۆرتان کوا. من وتم جارێ تێم بگەیەنە پاسپۆرت چییە، چونکە من ناوی نازانم. وتی کەواتە پێشم کەون. بردینە دەرگایەکی گەورە، خۆی شەپقەکەی داگرت، چووە ژوورەوە. ئێمەیان بان کرد، شەپقەکەمان دانەگرت بوو، شەپقەکەیان فڕێداین و داوای پاسپۆرتیان کرد. ئێمەش پێمان نەبوو، بۆیە بەندیان کردین و پارەکەشیان لە گیرفان دەرهێناین. وتیان دزیوتانە، هەردووکمانیان کردە هۆدەیەکەوە و کوز و مات ڕاکشا بووین. خەومان لێ کەوتو بوو، لەپڕ یەکێک هاتە ژوورەوە و پێیەکی پیانین. خەبەرم بۆوە. وتم تۆ کێی؟ وام زانی پۆلیسەکەیە دەمان پشکنێ، کە سەیرم کرد سورفلێکی چاوشینە. وتم هەبێ و نەبێ ئەمە ئینگلیزە، کەچی مڕەیەکی لێوە هات و وتی یەسیەس. بیستبووم یەسیەس بە ئینگلیزی یعنی بەڵێ، ئیتر نەمەزانی ئەڵێ چی. فرەدریکم هەڵساند، کابرا زۆر سەرخۆش بوو، بەلادا دەهات. وتمان با نەکەوێ بەسەرمانە، پەرمان گرت و داماننا، دەستی کرد بە جنێو. دەمزانی جنێوە، بەڵام نەمەزانی بەرخۆم دەکەوێ یان دایکم یان باوکم. ئێمە هەر پێدەکەنین، کابراش هەر جنێوی دەدا. زانی بە زمان تێی ناگەین، اینجا بەدەست بە ئیشارەت بۆی تەرجومە کردین. هەردوو دەستی لە ڕاستی سەری دەکرد بە دوو گوێچکە، وەکو گوێ درێژ و ئاعا دەزەڕی، یعنی ئێوە کەرن. ئێمەش بەدەست ئیشارەتی ناشرینتر و جنێومان بۆ دەکرد، تا چوین بە گژیەکە. بە هەردووکمان دەرەقەتی نەدەهاتین، بەڵام سەرخۆش بوو. خستمان، چارمان نەبوو، ئەترساین. بە پشتێنەکەی فرەدریک قۆڵمان بەست، لە پڕ دەرگا کرایەوە. دەرگاوان بە نەفەرەوە هاتە ژوورەوە، یەکێکی تری هێنا. هەر لەوێەوە کابرا سیسی میقاریونای گرتبووە دەم. جارێ دەرگاوان دەستە ئێکلیلی گەورەی بەدەستەوە بوو، کێشەی بەسەر و چاومانە. وتی لێرەش پیاو ڕوود دەکەنەوە. قەدەرێک لێی داین و ڕۆیشت. اینجا چوون بەلای ئیتالیەکەوە. وتم بە ئەویش لەگەڵ ئینگلیزەکە یەک نەگرێ. وتم بوونە سرا سینور، یعنی ئێوارەت باش، زۆری پێخۆش بوو. وتی تا بکوو زانیم داوای تووتنەکە. بەرەڕووی ئینگلیزەکەم کردەوە، دەستی برد بۆ کیسە تووتنەکەی، کەچی ئەو نەیدایە. چوون بە گژیەکدا، ئێمە ئینگلیزەکەمان بۆ گرت، تا کیسە تووتنەکەی لێسەند. قەندێکی لێ پڕ کرد و کیسەکەی دایە و ئیتر دەنگی نەکرد. اینجا مایەوە سەر ئاگر، هیچمان شخارتەمان پێ نەبوو. لە بن میچەکەدا لامپایەکی بچووک دەسووتا، دەستمان نەیەگەیشتێ. بە هەمومان ئینگلیزەکەمان قەنەعەت پێ کرد. چوومە سەر پشتی و بۆری لامپاکەم دەرهێنا. ساقەندمدا گیرساند و ئینگلیز لە پڕ پشمی و خۆی ڕاوەشاند. منی خستە خوارەوە. لامپاش کوژایەوە، نەوتەکەی ڕژا بەسەرمانە. دەرگاوان بەڕاکردن هات، دیسان سەر و گوێلاکی ئێمەیان کوتایەوە. وتیان خەریکن ڕادەکەن، ئیتر چراتان بۆ داناگرسێنین. جا بە تاریکی دانیشتین. بەزمی زۆر خۆشمان بوو. بە تاریکی ئینگلیزی ئەیوت UR ئەنەس، ئیتالیی وت سیسی دوورم میرد. زۆری پێنەچوو. یەکێکی تریان بە تاریکی کردە ژوورەوە، ویوی ئیبسنێت. ئەویش فەڕەنسیزان بوو. کابرای فەڕەنسی کە بە تاریکی هاتە ژوورەوە پێینا بە ئینگلیزەکەیە. ئەویش لێ ڕاست بەوە و دایە بەرزللا. تێکەڵ چوون، کەوتن بەسەر ئیتالیەکەدا. ئەویش ڕاست بەوە و کەوتە شەڕەزللا. منی ژوتم فرەدریک، هەستە با ئێمەش هەر کامێکیان هاتە بەردەمان پیاە کێشین. سالەم کێشە و کێشمەکێش و شەڕەلەقەیەدا هاتینە ڕێکی پەنجەرەکە. سەری ئینگلیزەکەی پیاکەوت و پەنجەرەکە شکا. لە شەقەی پەنجەرە دەرگەوان هات.
نەفەریان پێبوو هەموو خەتاکەیان کردە ملی ئێمە. دیسان نەختێکی تریان لێداین و ئیتر زۆری نەما بوو ڕۆژ بێتەوە. وتیان چ دەکەن بکەن، مەپرسن بە چ حاڵی ڕۆژمان لێبەوە. پۆلیس هاتن ئێمەیان بردە لای قۆمیسەر، ئیفادەیان وەرگرتین. یەکەم وتیان ئێوە دۆمن. وتم ئەگەر دۆم بووینایە وا بە ئاسانی نەدەکەوتینە داوی ئێوە. وتیان ئەم پارەیەتان لەکوێ بووە؟ وتم لە میونخ شەوێک ئاهەنگمان بۆ یۆهان برۆمەر کردووە، ئەو پێی بەخشیوین. وتیان زۆر چاکە، ئەگەر ئێوە لە ماڵی ئەو پیاوە بووبن بەرتانەدەین. وتم جا چۆن دەزانن ئێمە لێوە بووین؟ وتی بە تەلەگراف دەپرسین. وتم تەلەگراف کێ و چۆن دەگاتە میونخ؟ ئێمە دەزانین میونخ چەند دوورە، خۆ ئەو لە ئێمە ئازاتر نییە. قۆمیسەر تووڕە بوو، وتی قەشمەریمان پێدەکەی؟ وتم نەوەڵڵا. وتی ئێوە کە بەڕێدا هاتن ناوبەناو نەتاندی دار شەقاوە و تەلی بەسەرەوەیە؟ وتم بەڵێ وەڵایی دەمدی، بەڵام وامەزانی ئەوە بۆ ئەو زەویانەیە کە کەس بە ناویان نەڕوا، چونکە لای ئێمە لە دەوری زەوی دار دەچەقێنن و تەلبەندی دەکەن بۆ ئەوەی کەس نەچێتە ناوی. اینجا ێژگار تووڕە بوو، ئێمەی کردەوە بەندینخانە. دەمە ئێوارە بانیان کردینەوە، اینجا بە پێکەنینەوە بەڕەڵایان کردین و پارەکەشیان داینەوە. من وتم بۆم بژمێرە بزانە تەواوە. ئەو وتی دیسان کەرتڕیت کردەوە، زۆر تووڕە بوو. وتی تۆ بۆچی بە ژمارە داوتە بە ئێمە؟ وتم نەخێر، هێشتا خۆشمان نەمان ژماردووە. وتی لاچن لە پێش چاوم. ئیتر هاتینە دەرەوە، تا تیامانە بووڕامان کرد، خەڵکی کەوتنە دوامان. وتم فرەدریک با دەستێ جل بکڕین، خەڵک بە پیاومان بزانن. مناڵی گوێی لێبوو، وتی وەرم بتان بەمە دوکانی جلکڕین. پێشمان کەوت و بردینێ دوکانێک. وتی تاقمیان دەوێ، خۆی ڕۆیی. کابرا چوو تاقمی جل و قایش و وڵاخی عەرەبانەی بۆ هێناین. ئێمە تووڕە بووین، وتمان خۆ وڵاغ نین. وتی بۆچی ئێوە عەرەبانە چینین؟ وتم نەخێر. وتی کەواتە بۆ خۆتان باشە. لەو قسەیەک و لە ئێمە قسەیەک چوین بە گژێکدا. دیسان پۆلیس پەیدا بوو. وتی خۆ ئێوە ئێستا لە بەندینخانە هاتنە دەرێ. وتمان چی بکەین؟ هاتوین دەستێ جل بکڕین، پیاوە تاقمی وڵاخمانەداتێ. پۆلیسەکە پێکەنی و بردینێ دوکانێکی مۆدێلی جل. لەوێ شاگردەکان هاتن بە پیربانەوە، جگەرەیان داینێ و وتیان جلی چۆنتان دەوێ؟ وتم جلی پیاوەکانی ئەو شەوەی ماڵی یۆهان. وتیان زۆر باشە، ئەم جلانەش هەر لەو جلانەی ماڵی یۆهان کراوە، دەستێ جلی بالیایان بۆ هێناین. کە جلەکانی هێنا، سەحەب دوکانەکە بردی نێژوورێکی تاریکەوە. وتی لێرە خۆتان ڕوودکەنەوە، کەس چاوی لێتان نییە. سیرم کرد لەو دی و پەردەکەوە شاگردەکان فیقەفیق پێدەکەنن. من تووڕە بووم، بەتەما بووم خۆم ڕوود نەکەمەوە. سەحەب دوکانەکە بە زمانێکی خۆش وتی ئەم ڕوودبوونەوەیە هیچی تیان نییە، هەرچی بێ بۆ جلکڕین لێرە خۆی ڕوود دەکاتەوە، خۆ ئێوە ژن نین تا هیچتان دەرکەوێ. سیرم کرد فرەدریک لە پێش منە خۆی ڕوود کردەوە. شەرمم شکا، ڕوود بوومەوە، تەنها دەرپەیەکم لە پێدا بوو. بەجارێک شاگردەکان دەستیان کرد بە پێکەنین. ناجستێکیان وەکو سەیری سینەما بکە بە براڕۆ براڕۆ چەپڵەی بۆ لێدام. من لە کابرای ساحەب دوکان تووڕە بووم، کەچی ئەو بە پێکەنینەوە دەستی برد، فستۆی دەرپێکەی نیشاندام. تومەز ئەو شەوەی لە ماڵی یۆهان پیس بووبووم، کچەکە دەرپەی خۆی دابوو بە من، بە دەرپەی ژنانەوە هاتبووم. هیچ لەبیرم نەبوو دەرپێ بگۆڕم. کاری ڕاست بێ شاگردەکانی دوور خستەوە و چوو دەرپێ و فانیلەی پیاوانەی بۆ هێنام. ئەوانم گۆڕی و لەسەر ئەوەوە کراسێکی قولەداریان لەبەر کردین، بەڵام یەخەکەی زۆر ڕق بوو. ملم بۆ خوارەوە دانانەبی. وتم بابە من ئەم تەوقە نەعلەتیم ناوێ. هەرچەند هاوارم کرد، ئەو هەر دەیوت ئۆف چەند تەتەو جوانە. اینجا پانتۆڵێکی لە پێ کردین و کە هێلەک و چاکەتەکەمان لەبەر کرد، بردینێ بەر ئاوێنە. لە پشتەوە ئەوەندە درێژ بوو وەکو کلکم لێ ڕوابوو وابوو. دەستم بەردایکەنم. خاوەن دوکانەکە وتی نامەرد نەکەی، پیاوی زۆر گەورە ئەمانە لەبەرەکەن، تۆ خۆت بچووک مەکەرەوە. ئیتر خۆم نەشکان. وتم حسابی بکەن، جلەکانمان بایی چەندە؟ وتی جارێ زۆرتان ماوە. منیش وتم نیازت وایە هەموو پڕ و پاتاڵ و جل و جەواڵی دوکانەکەیە بەسەرماندا ساغ بکەیتەوە؟ ئەویش وتی دەی باشە، ئەی بەسەری ڕووتیەوە دەگەڕێن؟ لێکم دایەوە ڕاست دەکا، وەک ئەم زەمانە نییە بەسەری ڕووتی بگەڕین.
ئەوسا هەرچی سەری ڕوود بوایە ئەیانوت سەری ڕوود بە دوای کەرەوەیە. دوو شەپقەی درێژی سلیندریان بۆ هێناین، حسابی کرد بای 9 لیرە و نیو بوو. پارەکەمان دایە و زانیمان 1-2 لیرە فێڵیان لێ کردوین. گوایە وەکو ڕێز یەکی باستۆنیکان بە خۆڕایی داینێ. اینجا وتمان کەواتە جلە کۆنەکانمان لێ بکڕن. وتیان کۆنە فرۆش نین، بەڵام بەم شاگردەدا دەینێرم بیفرۆشن. ئێمە لەوێ دانیشتین، شاگردەکە جلەکانی برد، قەدەرێکی پێچ و هاتەوە 9 لیرەی بۆ هێناین. ناچار وەرمانگرت و هاتینە دەرێ. تورەکەی کەمانەکەم بەو جلانەوە لە بن باخەڵدا بوو. پێم نایە کۆڵان و خەڵک دەستیان کرد بە پێکەنین. ئەی دوات بڕێ تەرپیر، لە هەموو شوێنێ ڕۆحی حازرە پێمان پێکەنێ. گوێمان نەدایە، چوینە ئوتێل. وتم هۆدەیەکی 2 کەسیمان دەبێ. بردیانین لە هۆدەی یەکەم نامیان نووسین و لە قاتی سەر ئەو هۆدەیەکی تریان نیشان داین. چوینە ژوورەوە، کەمانەکەم بە سنگێکدا هەڵواسی و نەختێ دانیشتین. ماندوومان حەسایەوە. وتم فرەدریک با نەختێ بچینە دەرەوە بگەڕێین، بەڵام ئەو ڕازی نەبوو. بە زۆر هەرچۆنێک بێ ملم پێدا، بەڵام وتی ئەلفرێد تۆ بۆ کوڕێنی هاتووی یان بە شوێن یار تا بگەڕێی. هەناسەیە کەمەڵ کێشا. وتم بەخوا ڕاز دەکەی. وتی ئەو کابرایی کە ناوی ئێمەی نووسی پیاوێکی ناسک و زیرەک دیار بوو، با بچین بزانین ئەو چیمان پێ دەڵێ. چوین سڵاومان لێ کرد و لەبەرمان هەستا و وتی فەرموو ئەمرکەن. من وتم ئێمە غەریبین، ئافرەتێکمان لێون بووە، بە شوێن ئەوا دەگەڕێین، تەکبیرمان چییە؟ وتی تەکبیر ئەوەیە بانگەوازی بۆ بکەن لە ڕێگەی ڕۆژنامەوە. وتم ڕۆژنامە چییە؟ ئەویش ئەحواڵی ڕۆژنامەی تێگەیاندین. وتم کەواتە کاغەز و قەڵەم و شوشەیەک مەرەکە بم بدەرێ، خۆم بانگەوازەکە دەنووسم. پەڕەیەک و کاغەزی دامێ و لەگەڵ قەڵەمێک و منیش دەستم کرد بە نووسین. ئەمەم نووسی ئەلفرێد مۆلەر ئەفەندی لە هەرێمی باوێرە لە دێئێکی زۆر بچووک، زۆر دەمێکە لەدایک بووە. نەخێر دایکی نەماوە، لە باوکیشی بووە. 18 ساڵ لەوێ ژیاوە. دوای باوکی دەری کردووە. لە ڕێ بە خزمەت خانمەکەی و تەرپیر گەیشتووە. لەگەڵ خۆیان بردوویانە. ئەو دوو ئافرەتە و عەرەبانەچیەک و 4 باگیری لێون بووە. بە شوێن ئەوانە هاتۆتە ویوانە. بڕیار وا بۆ ئەوان بێنە ویوانە. ئەلفرێد کەمانێک لێدا هەرچی گوێی لێبێ عاشقی کەمانەکەیە بێ. زاتەن ئەوانیش هەر لەبەر کەمانەکە خۆشیانەوێ. ئێستا هاتۆتە ویوانە. جلەکانی ئەو شەوەی ماڵی یۆهانی لەبەردا نەماوە، گاڵتە بە دەرپێکەی بکەن. ئێستا بەهێلەک و شەپقەی سلیندەریەوە پیاوێکی ترە، کەس نایناسێتەوە. کەمانەکەی لە ژوور سەری هەڵواسیوە، لە شوێن ئەو ئافرەتە گەڕێ کە لێون بووە. تانەی دۆزێتەوە ناوی ناڵێ. نهایەتەن ئەمەنداڵێ. خانمەکە کچێکی زۆر جوان و شیرین و قسەخۆشە و ئافرەتەکەی تر تەرپیرێکی مۆن و دەنگزلە و هەمیشە پێیەکەنێ. واش پێیەکەنێ وەکو بەر بە بەردا بدا. ئەم دوو ئافرەتە هیچیان لەیەک ناچێ، بە تەقدیری خوش هەمیشە بەیەکەون. عەرەبانەچیەکەیان زۆر تووڕەیە. ڕەنگی باگیرەکانم لەبیر چۆتەوە، بەڵام عەرەبانەکە لە پشتەوە جێی خزمەتکاری هەیە. ئەلفرێد ئەفەندی لە ئوتێل دەبێ. هەر کەسێ ئەوانی دۆزیەوە مژدانەی خۆی وەرگرێ. کاتبەکە لە پشتمەوە سەری نووسینەکە ئەکرد و جارجار بزەی کرد. وتی کاکە ئەم بانگەوازە دوور و درێژە، پارەی زۆری ئەوێ. وتم قەیناکە دامێ و ئەویش ناردی. چوینە ژوورەکەی خۆمان لێ ڕاکشین. سازۆری پێ نەچوو، بە پەلەپیتکەیەک لە دەرگا درا. وتم خۆدا نەخراوە، بۆچی لێ ئەدەی؟ بیرم کەوتەوە گارسۆنە. هاتە ژوورەوە و سڵاوێکی کرد. وتی بەڕێزان فەرموون تەشریفتان بێتە خوارەوە بۆ ساڵۆنی نان خواردن. نانەخۆین. وتمان باشە، وا هاتین. هەڵساین چوینە خوارێ. ساڵۆنێکی گەورە بوو، پێمان نایە ژوورەوە، هەموو دەستیان کرد بە پێکەنین. فرەدریک گوتی ئەلفرێد خۆ تەرپیر لێرە نییە، ئەمانە بۆچی پێدەکەنن؟ نیازمان بوو بگەڕینەوە. گارسۆن بە ڕوویەکی خۆشەوە وتی ئێوە بە شەپقەوە هاتوونەتە ژوورەوە، شەپقەکان بدەن بە من، خۆتان فەرموون دانیشن. چوین لە کەنارێکدا لەسەر مێزێک دانیشتین. یەکێک هات و وتی چییە فەرموون؟ من وتم چیتان هەیە؟ هەر لە خۆیەوە ئەویش پێکەنی و چوو کاغەزێکی درێژی هێنا دایە دەست من. وتی ئەمە لیستەکەیە. فرەدریک نەخوێندەوار بوو. من خوێندمەوە و ئەو گوێی گرت. نووسرا بوو
بیفتیک. ئەو وتی چییە؟ وتم منیش نازانم. وتی لای بە. وتم زۆربین. وتی چییە؟ وتم نازانم. وتی فڕەیدا. وتم ئاوی گۆشت. وتی گۆشتی تایە؟ وتم با لە گارسۆن بپرسین. وتی نا، نەوەک عیب بێ، بۆروکی ئینگلیزی. فرەدریک وتی ماڵی ئینگلیزیم ناوێ، زەڵاتەی ئیتاڵی. وتی ئەمەیان باشە. گارسۆن لە پشتمانەوە وەستاوە، تون دەمی خۆی گرتووە، خەریکە ئەویش پێ بکەنێ. منیش لەی تووڕە بووم. وتم تۆش بێ ئەدەبیمان پێ دەکەی؟ وتی ئەستەغفیرڵڵا، باوێشکە دەم. وتم ساکەوە تا بڕۆ زەڵاتە بێنە. وتی قوربان، بە زەڵاتە تێر ناخۆن، شێشتێکیش لە پێشەوە بخۆن. لیستەکەی دایەوە دەستمان، منیش خوێندمەوە، فیلەتوو. فرەدریک گوتی گۆشتی فیل چۆن خوڕێ؟ من وتم فڕوج. فرەدریک گوتی گۆشتی مریشکە، خۆشە. ئەویش خۆشاوی سێو. وتی ئەویشی بەسەردا خۆینەوە. بە گارسۆنمان وت 2 قاپ زەڵاتە، 2 قاپ خۆشاوی سێو، 2 مریشکی سوورەکراوەشمان بۆ بێنە. گارسۆنەکە وتی هەمویان بەجارێک بهێنم یان یەکیەکە؟ من وتم هەمویان بەجارێک بهێنە، با ئەوەندە چاوەڕێ نەکەی، دڵنیا بین. گارسۆن ڕۆیشت و لەو سەرەوە سینیەکی هێنا، 6 قاپی لەسەر بوو. لەبەردەممانە داینا، سا هەر ئەو داینا ئافەتەکان هەموو کەوچک و چەتاڵیان دانا و سەیری ئێمەیان نەکرد. هێشتا ئێمە هیچمان نەکردووە، لێمان بوون بە جاسووس. سەیرم کرد گارسۆن کەوچک و چەتاڵ و کێرد و 2 باگردێنی شوشەی هێناوە کەوچک و چەتاڵی سەردا بنین. بەخوا ئێمە دەستمان بۆ هیچیان نەبرد، قۆڵمان لێ هەڵماڵی و بەچنگ بەربووینە زەڵاتەکە. وتمان باجارێ لە پێشەوە ئەمە بخۆین، ئیشتیهامان بکرێتەوە. زەڵاتەکە سرکەی زۆری پیاکرا بوو، ترش بوو، خۆشاومان بەسەر ئیدا هەڵقوڕاند، دەممان شیرین بێ. زۆر خۆش بوو، دەمێکم بۆ تەقاند، لەپڕ لە هەموو لایەکەوە قاقا پێکەنین پەیدا بوو. ئاوڕمدایەوە هەمووی بە ئێمە پێدەکەنن. وتم فرەدریک چی بوو؟ وا دیسان بووینەوە بە مەخسەرا. وتی نامەرد، ئابڕوویان بردین. وابزانم هی ئەوەیە کە بە کەوچک و چەتاڵ نەمان خواردووە، با ئێمەش دەست بدەینە کەوچک و چەتاڵ. ڕۆنزەیتون و ترشاوی زەڵاتەکەمان بەدەستەوە بوو، کلێنسی جوانیان لەسەر مێزەکە بۆ دانابووین. هێنامان دەستمان پێسڕی و چەتاڵمان لێگر بەدەستەوە. خۆتەنها مریشک ماوە. فرەدریک نوکی چەتاڵەکەی لە مریشک گیر کرد، بەجارێ هەمووی هەڵگرت. بەگاز تێی بەربوو. منیش وتم بەخوا ئەمە بەشە، بۆچی هەموو جارێ لێ بپسڕم و دای بنێمەوە؟ وەک ئەو چەتاڵەکەم تێچەقاند و هەڵم بڕی. تومەز کەوچکەکە باش لە مریشکەکە گیر نەبوو، مریشک کەوتە خوارەوە و تو لە سەگێک لە بن مێزەکەدا بوو، پەلاماری دا و فڕاندی. فرەدریک هەستا توولەکە بترسێنێ و پێی فڕێداتەوە. بە دەنگێکی بەرز وەکو گەماڵ لە توولە وەڕی حەب حەب. توولە لە ترسا مریشکەکەی فڕێدا و بەجارێ لێیان کردینە چەپڵە ڕێزان. اینجا توولەش لێمان کەوتە وەڕین، ناچار هەڵساین و ڕامان کرد، چوینەوە ژوورەکەی خۆمان. گارسۆنەکە شەپقەکانی بۆ هێناینەوە سەرێ و پارەی خواردەمنیشی لێ سەندین. شەوێ زۆرمان برسی بوو، 100 ئاواتم بە توولەکەکەی یەکەم ڕۆژ خواست کە لە ماڵی باوکم قنچکە با سوورمە و لەتکارمێم تێکرد بوو. فرەدریک گوتی ئەلفرێد، ئیتر من ڕوون نایە جارێکی تر بچینەوە خوارێ. منی ژووتم ڕاست دەکەی، جارێ من زۆر ماندووم، بەیانیش زوو هەڵدەستم، با بنووین. ویستمان بنووین، سەر لەسەر جێگە ڕاکشاین. فرەدریک گوتی کاکە شەوقی لامپاکە لە ڕاستی چاومە، فێری چرا نەبووم، خەوم لێ ناکەوێ، با نەختێ کزی بکەین. لامپاژە ناوەڕاستی سەقفی ژوورەکەیە، هیچمان ناگەینێ، چی بکەین؟ مێزێکی خڕیان دانابوو، سوراحی ئاو و پەردەخی لەسەر بوو، شوشە و موشەمان لابرد و مێزمان کێشای ڕاستی لامپا. خێرا خۆمەڵدای ئەسەر مێز، دەستم نەگەیشتە ڕاستی پڵیتەی لامپاکە کزی بکەم. نەختێ خۆمەڵدا دەستم گەیە ڕاستی دوگمەی پڵیتەکە و بامدا. لە پەلەپەلیاندا ئەوەندەم بادا بوو، بەجارێک کوژایەوە لە تاریکیدا ماینەوە. با پەلەکوتێ دەرگام دۆزیەوە، چوومە دەرەوە، ڕاڕەوەکە چرای لێ سووتا. بانگم کرد هۆهۆ کێ لەوێیە؟ دەنگێکی ناسک وەڵامی دامەوە، وتی فەرموو. هاتە پێشەوە ڕوانیم ئافرەتێکی جوانە، شەرمم لێ هات، پێی بڵێم وەرە چرامان بۆ داگرسێنە. وتم خزمەتچی ئوتێلم ئەویست. وتی فەرقی نییە، منیش فەرمانبەرم. من سرم لێ سوڕما، ئافرەت بەو شەوە ئێشکچی ئوتێل بێ. وتم خانم تۆ هیچ ئیشێکی ترت دەست ناکەوێ،
وا بەم شەوە بەدیار ئەم پیاوانەوە ئەبی؟ ئەویش وتی خۆ مشتریەکان هەمویان پیاو نین، ئافرەتیشیان تایە. منیش وتم ئەگەر پیاوێکی بێژن و بێکەس لێرە بێ بەزەییتان پێیدا نایەتەوە؟ وتی ئێمە بەزەییمان پێیە بێتەوە بڵین چی، خۆ ناچینە باخەڵیان، چونکە بێناموسیمان لێ ببینن دەست بەجێ دەرمانەکەن. لەبەر چرا سنگ و گەردنی وەکو ئەڵمازە درەوشایەوە. قەت وا نەبووم، بەڵام نازانم عەشقی جلەکانی بووم. وەختا بوو بۆی شێت بم. وتم ئینجا ئێوە ئەگەر بەدزیەوە ڕەحم بە کەسێ بکەن نیو سعاتێ لەگەڵ یان ڕابێرن کێ پێیەزانێ؟ ئەو وتی جارێ ئەوە ون نابێ، دووەمیش فێرە بین. لەم گفتوگۆیەدا بووین، دەنگێکی زل هات. وتی بە دوعا من بانگ مەکەن. ڕای کرد و ڕۆیی. ماوەیەک لەبەر سەرما ڕاوەستام، بەڵام ئەو هەر نەهاتەوە. ناچار چوومە ژوورەوە، بە پەلەکوتێ جێگەکەم دۆزیەوە. بانگی فرەدریکم کرد، لە هەزاران ساڵ ڕەس بۆتەوە. منیش سەرم کرد بە ژێر جێگەدا، ڕاکشام، بەڵام تا درەنگێ ئەو سنگ و گەردنم لە پێش چاو بوو. خەوم لێ نەدەکەوت. ناچار ئاخری نووستم. چونکە درەنگ نووسە بووم، بەیانی درەنگ خەبەرم بۆوە. نەوەڵا خەبەرم نەبووە. کاتبەکە هەڵی ساندم، کاغەزێکی بەدەستەوە بوو. وتی وەڵامیان داویتەوە. لە خۆشییانە گەشکەدار بووم، دەستم کردە ملی کابرا و تون تون هەڵم گوشی. هەر ئەوەندەی پێکرا کاغەزەکەی فڕێدا و کابرا ڕای کرد، بۆی دەرچوو. اینجا هاتمە وێزەی فرەدریک. نووسە بوو، خۆمدا بەسەریا. وەختا بوو هەموو پەراسۆکانی بشکێنم. چاوی کردەوە و وتی وەحە وەحە، بۆچی وا بەلەسە بووی؟ بۆچی وا بەلەسە بووی؟ وتم کوڕە ڕاست بەرەوە، سیرکەم کاغەزە بخوێنەرەوە. لە تاواندا بیرم نەبوو کە نەخوێندەوارە. فرەدی گوتی کابرا تۆ بۆچی وا عەقڵت شێواوە؟ کی من خوێندەوار بووم؟ وتم وا بۆ دەخوێنمەوە، گوێت لێبێ. بۆم خوێندەوە نووسرا بوو ئەفەندی ئەلفرێد مۆلەر. ئەو ژنەی لە دوایە گەڕیت، منەزانم. ئەو دوو ژنە کچەکەیان ناوەکەی وشەی پێشەوەی یا دەنگدارە یا بێدەنگە، باڵای نەکورتە نە درێژە، ڕەنگی نەسپیە نە ئەسمەرە، چاوی نە گەورەیە نە بچووکە، لوتی نەکورتە نە درێژە. ئێوارە وەرە قافەوین، لەوێ درێژەی مەسەلەکەت بۆ باسەکەم. کە خوێندمەوە فرەدیک سەرێکی لە قاند. وتی هێهێ بەم خەبەرە میکایلا دۆزیتەوە. جارە پێم بڵێ وشەی دەنگدار و بێدەنگ چییە؟ ئەوانە چین وە ئەباڕێنن دەنگە دەنەوە؟ وتم فرەدری ئەم چەنەبازیەت لە چییە؟ هەڵسە خۆت کۆکەرەوە و بابچینە قافەوین. فرەدری گوتی مردوت مرێ، تۆ بە یەکجاری فرەت بەسەر دنیاوە نەماوە. پارچە کاغەزەکەی کاڵێ ئەباڕێنێ و توێتی ئێوارە وەرە، تۆ هێشتا هەتاو نەکەوتووە، کەوتویتە سەما. من وتم ئاخر فرەدری نازانی چ ئاگرێکم تێبەر بووە، ناتوانم دانیشم، هەڵسە با بکەوینە کۆڵان. ئیتر خوا حەقا فرەدریک سەرپێچی نەکرد و هەڵسا و شوێنم کەوت. کە چووینە دەرەوە فرەدریک گوتی ئێمە بچینە دەرێ بکەوینە کۆڵانان هونەبین، بەیەکێ پەیدا بکەین شارەزا بێ و ڕێبەریمان بکە. ئێمە لەم گفتوگۆیەدا بووین، یەکێ لە دوامانەوە گوێی قوت کردبەوە، ئاوڕماندایەوە و هاتە پێش دەممان. شەپقەکەی داگرت، کڕنووشێکی برد و وتی وابزانم ئەفەندیەکانم تازە تەشریفتان هێناوەتە ئەم شارەوە، شارەزانین. ئەگەر ئارەزووە فەرموون لە خزمەتتان نادێم، ئەگەر ڕازی بن ڕێبەریتانەکەم. زۆرمان پێخۆش بوو. وتمان وەرە لەگەڵمانە بزانین کوێ خۆشە بچین و وەخت ڕابێرین. وتی باخچەی ئاژەڵانی وەحشی یعنی دڕندە خۆشە. کەوای وت من داسڵەکیم. وتم برادەر دڕندە پیاوە خۆن. وتی نەخێر زۆر توند بەسرامنەتەوە، ناتوانن بجوڵێن، سەیریان خۆشە. وتمان کەواتە با بچین بۆ ئەوێ. سا ئێمە ئەمەمان وتونەوت. کابرا ڕای کرد گورس عەرەبانەتچێکی بان کرد. سوار بووین. کابرا شاد لەبەردەم ماناقوت بۆوە. فەردریک لێی پرسی ناوت چییە؟ وتی مۆریس، خزمەتکارت. نیو سەعات ڕۆیشتین، گەیشتینە بەر دەرگایەکی زۆر گەورە. لەوێ دابەزین. پارەی عەرەبانچیماندا و مۆریس وتی پارەم بدەنێ بلیتی چوونەژوورەوە وەرەگرم. وتمان چوونەژوورەوە چییە؟ وتی ئەی ئەم هەموو مەسرف و پیا و پاسەوان و خۆراکی ئەم گیان لەبەرانە خۆخۆڕایی نییە. پارەماندایە و بلیتی وەرگرت. کە چووینە ژوورەوە هەتا چاو بڕکا باخچە بوو. لە پێشەوەمان زانی هیچ نەبێ بەقەدەر باخچەی شاتوەکەیە،
کەچی دە ئەوەندە گەورە بوو. جارێ لەسەر ڕێ ئەمبەر و ئەوبەری نزیک بە 50 دارچەقی بوو، لوتەوانی بۆ کرابوو، لەسەر هەر دارێک تێرێک هەڵنیشتە بوو. تەماشای خەڵکیانە کرد. پرسیم ئەمانە چین؟ وتی ئەمانە تووتین، قساکەن. وتم ئینشاءالله تێریشمان لێ دێتە زمان. کابرا وتی خۆ ئەمە شتێکی گران نییە، هەر ئێستا من ئەیان دوێنم. چوو بەلای یەکێکیانەوە، ڕووی تێکرد، وتی بەیانیت بەخێر. تەیرەکەش دەنووکی داچەقاند و ڕاست و ڕەوان وتی بەیانیت بەخێر. من لەمە سرم سوڕما، مۆریس پێکەنی، منیش قینم هەستا. وتم تۆ ئازانی من ئەمانم نەدیوە، من لەمانە عەجایبترم دیوە. باوکم تووتیەکی هەبوو، جارێکە کاغەزی بۆ شوێنێک بنووسیایە، تووتیەکە بۆیە نووسی. مۆریسیش هیچ نەشڵەژا، وتی ڕاستەکەی، لێرەش تووتی وا هەیە ئەو کاغەزەی تووتیەکەی باوکت نووسیوێتی، ئەو ئەیخوێنێتەوە. فرەدریک پرسی تووتیەکە بەچی ئەنووسێ؟ من وتم قەڵەمی ئەگر بە دەنووکیەوە. مۆریس وتی هی ئەم تووتیە ئاسانترە، بۆی ئەگرن، ئەیخوێنێتەوە. کابرا لەبەر ئەوەی پارەی زۆرمان لێ بپسڕێ، منی بە درۆ نەخستەوە و فرەدریک باوەڕی پێ نەدەکردم. اینجا مۆریس وتی با بچین سەیری ورج بکەین. وتم من ورج بەبێ هێز ئەزانم، نامەوێ بیان بینم. باوکم ورچی کوشتووە، ئەمانە تۆڵەی ئەو ورچەم لێسێنن. مۆریس وتی ئەمانە لە قەفەسدان، زیان بە کەس ناگەیەنن. لە ڕاستیدا لە پێشەوە ترسام کە ئەو وتی ئەمانە لە قەفەزی ئاسندان. تۆزی غیرەتم پەیدا کرد. چوین سیرمان کردن، 3 ورچی بۆر، 4 سپی، وان لە قەفەزێکی ئاسنە. اینجا لێوێوە بردینیە سەیری فیل، فیلێکی گەورە، تەختەیەکی لەسەر پشت. لە مەیدانەکەیە سوڕایەوە، نەبەسترابەوە، حەقی بەسەر کەسەوە نەبوو. دوای ئەوەی سێری پڵنگ و ڕێوی و چەقەڵ و گورگمان کرد، بردینیە مەیدانی باڵندە و مروغی عەجایب. زۆر ماندوو بووین، لاماندایە گازینۆیەک دانیشتین. گارسۆن هاتوو، وتی چییە فەرموون؟ مۆریس بە فرسەتی زانی، پێی وتن بیرە. هەر بیرەی هێنا و ئەو نای بەسەریەوە تا 21 پەرداخی خواردەوە. ڕۆژیش لە ئاوابوو نەبوو. 5 مارکەیەکم نایە دەستی و وتم بڕۆ خوات لەگەڵ. کابرا بەخۆشیەوە هەستا و ڕۆیی. ئێمە شاتی نەدەرێ، لەبەر باخچەکەدا عەرەبانەی زۆر وەستا بوو. یەکێکمان بان کرد، سوار بووین و پێمان وت بمان بە بۆ قافەبین. نیو سەعاتێک ڕۆیشت لەبەر بیرەخانەیەک داوەستا، دابەزین و گازینۆچی کە ئێمەی بینی بە شەپقەیەکی درێژەوە لە ناو عەرەبانەکەداین هات بە پیرمانەوە و ئێمەی بردە جێیەکی تەنها و لیستی بۆ داناین. وتی چی ئەمرە فەرموون؟ من وتم ئەڵێن شتێکە خۆینەوە، بەڵام یەکێک ئێمەی بۆ ئێرە داوەت کردووە، ئایا خۆی هاتووە یان نا؟ کابرا وتی کێیە و ئێوەی بۆ ئێرە بان کردووە؟ منیش پێم وت کابرا بۆچی تۆ ناوی منت نەبیستووە؟ ئەلفرێد مۆلەر ئەفەندی. ئەو وتی پێخۆشحاڵم، وا ناوی بەڕێستانم زانی. منیش وتم بەداخەوە ناوی منت درەنگ بیست. وتی چی بکەم؟ تا ئێستا تەشریفتان نهاتۆتە ئێرە تا بە خزمەتتان بگەم. هەتا قۆمی سەرەکەی یانەش ناو مەزانێ لەبەری کردووە، با بۆ دووبارە کەمەوە ئەلفرێد ئەفەندی. تەنها ئەلفرێدیش نا، مۆلەریشی پێوەیە، لە شوێن ژنێگە گەڕێم. ئەو وتی قوربان دیارە بەخێر ژن دێنی، تۆ خۆت دۆزیوتەتەوە یا من بۆت بدۆزمەوە؟ ئاسانە، تۆ سەری خۆت قورس مەکە، شاگردەکەت لە خزمەتتا نێرم، مەعمومخانە نزیکە. وتم کابرا تۆ ئەڵێی چی؟ من بە ڕۆژنامە بڵاوم کردوتەوە، بانگەوازم بۆ کردووە. وتی ها اینجا زانیم. هەتا بانگەوازەکەم لە ڕۆژنامەکەدا خوێندوتەوە، هەموو مشتریەکان بە پێکەنینەوە دەست بە دەست ئەیانگێڕا. من وتم عوزر لە قەباعەت خراپترە، من بەتەما بووم لە کابرا بدەم. فرەدریک کەوتە بینمانەوە، وتی با بەجارێ سەر و بیرەمان بۆ بێنە، هەر کەسێکی شەواڵی ئێمەی پرسی بیهێنە بۆلامان. اینجا وتی بەسەر چاو کاری تۆ ڕاست بێ، شوشە و موشەمان نشکا. کە ئەو ڕۆیی من بە فرەدریکم وت ئەی فرەدریک، وا من میکائیلم دۆزیەوە، اینجا تۆ بۆ خۆت چی دەکەی؟ ئەو وتی خوا بکە بە ئاسانی و بەبێ شەڕ تۆ ئەو بدۆزیتەوە، من لە پێشدا چۆن گوزەراندومە هەروە ئەیگوزەرێنم. من وتم نەخێر فرەدریک، میکائیلم دۆزیەوە، جێی تۆ ژەکەمەوە، لە پێشدا منیان کردبوو بە گومرکچی، ئێستاش من تۆ لەسەر ئەو ئیشە دانێم. ئێمە لەم گفتوگۆیەدا بووین، گازینۆچی هاتوو، وتی پیاوێک لە شوێن ئێوە گەڕێ.
من وتم ئەی بۆچی نەتێنا؟ وتی سوزانم پیرێکی ڕوت و قوتە. وتم بەڵکو زاتێکی گەورەی وەکو تۆ ئەو لەم شوێنەدا قبوڵەکە؟ من وتم ئامان زوو بهێنا. نەختێکی پێ نەچوو، ڕوانیم ڕووتەڵئەیەک لە قیافەتی هەوڵجاری من خراپتر هاتە پێشەوە. وتی ئەفەندی من مەیارم. دانیشت و دانەنیشت، هەروە لە خۆیەوە بانگی کرد، کوڕە گارسۆن بیرە بەڵام سوپانن غەشی تیا نەبێ. لە پەرداخی دەبڵە، لە پەرداخێکی دەبڵە بیرەیان بۆ هێنا، نای بەسەریەوە. قوڵتەیەک لە ورگێوە هات، بەجارێ ئەو پەرداخە دەبڵە چووە خوارەوە، بۆ کروس لە ناو جەرگێوە هات. ئەمان دیسان بانگی کرد، پاش کەمێکی تر ئەویشیان هێنا خواردیەوە. اینجا پێم وت تۆ جارێ داوای ئێمە بدە بەدەستەوە، لە پاشا نەتوانی تا ورگت ئەیگرێ بخۆرەوە. تا ئێستا هۆشت بەخۆتەوەیە، پێم بڵێ لەکوێیە؟ ئەو وتی کێ لەکوێیە؟ وتم کوڕە خوا بتگرێ میکائیلە. ئەویش وتی کوڕە خوا بتگرێ میکائیلە کێیە؟ منیش وتم ئەی ئەم مەکرە چییە؟ تۆ نەدنووسیوە ئەیناسم؟ ئەو وتی بەڵێ من نووسیمە ئەیناسم، لەسەر قسەی خۆمم. من وتم ئەی بۆچی وا ئەڵێی؟ ئەو وتی ئەی هەروە بەخۆڕایی باو من پیاوێکی هەژارم، تەماشای سەر و چاوم کە ئەنجا بڵێ هەواڵم بدەرێ. وتم وا تێگەیشتم پارە دەوێ، چەند قوڕوشت بەمێ؟ ئەو وتی ئەوی خوا مبارەکی نەکا بە قوڕوشم دەیتێ؟ من وتم ئەی بەچی بدەمێ؟ ئەو وتی بە لیرە. وتم دەی با بە لیرە بێ، چەند بەمێ؟ ئەو وتی خۆ لەگەڵ زاتێکی وەکو تۆی گەورە نەخوازەڵا عاشقیش بێ، باسی کەم و عەشەرات بکرێ، ئەبێ بە میئات بدوێ. فرەدیک نەیهێژم قسە بکەم. وتی تۆ جارێ تێمان بگەیەنە عەشەرات و میئات چین وە لەکوێوە هاتوون؟ ئەو وتی وا دیارە تۆ لە خوێندندا پیادە و پێپانی چۆ بخوێنە، اینجا وەرە لای من بدوێ. ئەفەندی وا دیارە خوێندەوارە، ئەو ڕاگەیاندنە جوانە خۆی نووسیوێتی، چونکە کەسێکی وریا نەبێ ناتوانێ بەو جۆرە بنووسن. اینجام جارە خۆم هاتمە مەیدان. وتم بەڕاست و ڕەوان بیڵێ چەند دەوێ؟ ئەو وتی هیچ نەبێ نیو میئات. لێکم دایەوە من لەم مژدەیەدا هەتا زیاتر ببەخشم، لای میکائیلا قەدرم زیاترە بێ، بەڵام ڕووی نەبوونی ڕەش بێ. خۆ بەم جلانەشەوە لەم شوێنە قەرەباڵغەدا بڵێم نیمە عەیب بەو شوورەییە، چی بکەم چی نەکەم، مات بووم. لێکم دایەوە. مایر وتی ئاغا بۆچی وازوو کەڕبوویت؟ پیاو کە دەوڵەمەند بوو درەنگ پارەی لەدەزەبێتەوە، مەگەر وەکو جەنابتان هەوای عەشق لە کەللەیدا بێ و دەرکی دڵ و دەرکی کیسەی پارەی بۆ ناگرێتەوە. زۆر ناڕەحەت بووم. وتم بە عەقڵی ناتەواوی تۆ گوایە من ملیۆنەر و عاشقم. ئافەرین چاکت هەڵهێنا، وا بڕوا ئەیدۆڕێنی کەوام ود نەختێ شلی کردەوە. وتی هەرچەندە من زۆر هەژارم، ناچارم کەمێکت بۆ دابگرم. وتم چەند؟ وتی تا 5 لیرە. با 45 بێ. من وتم کیسەکەت پان و درێژ بۆ هەڵدەوریوە، نەختێک تەسکی بکەرەوە. هەرچۆنێ بێ بە مقۆ هاتینە سەر ئەوەی وتمان بە 4 لیرە. ئەگەر ڕازی نەبێ هیچیشت نادەینێ و پارەی بیرەکان کە خواردووتەتەوە گارسۆن بە تێهەڵدان لێ دەسێنێ. ناچار ملیدا. وتی دەبم دەنێ. وتی تۆ جارێ 4 لیرەکەم بدەنێ. وتمان جارێ لە پێشەوە جێو شوێن و نمرەی خانووی ئافرەتەکەمان پێ بڵێ پارەکە ئامادەیە. لەو کاتەدا حسابم کرد 4 لیرەی بدەمێ، نیو لیرەم پێدەمێنێ. جارێ ئەوەم لێک نەدایەوە. وتم دەبڵێ. وتی ناوی ئافرەتەکە میکائیلا قورتستاتە. ئۆخەی وا ناویم بیست، لە خۆشیە تەمابووم هەڵسم ئەو دەمە پیسەی ماس بکەم. فرەدریک گرتمی. وتم جا میکائیلا ئێستا لەکوێیە؟ وتی وا لە ئیتالیایە و لە شاری ناپۆلی. وتم ناپۆلی دوورەیان نزیک؟ وتی کە ڕۆیشتن ئەیزانی. وتم چۆنە ڕۆین؟ وتی ئەبێ بە شەمەندەفەر بڕۆن، نزیکە. وتم شەمەندەفەر عەرەبانەی پۆستەی نییە؟ وتی نەخێر، ئەگەر بە عەرەبانەی پۆستە بڕۆن 2 مانگ ڕێیە. وتی نەخێر، ئەگەر بە عەرەبانەی پۆستە بڕۆن 2 مانگ ڕێیە. وتم شەمەندەفەر لەکوێیە وەستێ؟ لەبەر ئەم گازینۆیە ناوەستێ؟ وتی نەخێر، ئەبێ بچنە ڕۆژ ئاوای ویانە، شەمەندەفەر لەوێ ڕاوەستێ. وتم بۆ چ پیاوێ ڕاوەستێ؟ ئەو وتی ئاسنە و بە ئاگرا ئەڕوا، کە لێت نەخوڕی خۆی ڕاوەستێ. وتم باشە، وا گەیشتینە ناپۆلی، لەوێ ماڵی میکائیلا لەکوێ دۆزمەوە؟ ئەو وتی ئەچیتە دایرەی پۆلیس، ئەپرسی و خەبەر دەدەنێ.
من وتم خۆدایرەی پۆلیسی ئەوێش وەکو پۆلیسی ئێرە بێگانن، من ناناسن، ئەبێ لەوێش 2 شەو بمان خەنە بەندیخانەوە تا بین بە دۆستیان. وتی بۆچیت خەنە بەندیخانەوە؟ تۆ خاوەنی ئەم شوورەتەبی کە شوبەت لێ ناکا، بەخسووسەن کە تۆ هەواڵی خێزانی قورستا بپرسی، هەموو کەس بەڕێزەوە تەماشایانەکە، چونکە خێزانێکی زۆر شەریف و ناودارن. کەوای وت جارێ لە پێشەوە نائومێدی و ماتەمێک گرتمی، چونکە کچێکی وا ناودار و خانەدان چۆن ئەبێ شوو بە من بکە؟ دوای ئەوە کە نەزاکەت و ویژدان و هەستی میکایلام لێکدایەوە هێنامە پێش چاوم، هاتمە سەر ئەوەی ئەم کچە منی لە هەموو کەسێ زیاتر خۆشەوێ، چونکە من تەنها عەیبم هەژاریە، ئەویش پێویستی بە پارە نییە. لە بازاڕی هاوسەرێتیدا خۆشەویستی لە هەموو شتێک پێشترە. هەر من ئەزانم ئەوم خۆش بوێ بە هەموو معنایەکەوە ئیپەرستم، و لە هەموو کاتێکدا بێقسوور گیانی خۆم لە ڕێیدا بەخشم. بەمە ئومێدم هاتەوە دڵ، کابرام ئیزمدا و پارەی بیرەمدا و کە لێکمدایەوە 5 مارکم پێماوە. جا چی بکەین؟ وتم فرەدریک حاڵمان ئەمەیە. ئەو وتی خوا کەریمە خەمت نەبێ. بە پێ ملی ڕێگەمان گرتە بەر و هاتینەوە ئوتێل. چوینەوە ژوورێ، شاگردەکە هات و وتی چیتانەوێ؟ وتمان جارێ هیچ، بە کتاب بڵێ حسابی مەسرەفی ئوتێلمان بۆ وێنێ. ئەو ڕۆیشت و کتاب هات، کاغەزێکی دوور و درێژی بە مارکەی ئوتێلەوە هێنا. خۆی هیچ نەوەستا ڕۆیشت، کە تەماشام کرد سرم سوڕما. فرەدریک وتی ئەوە بۆچی وە هاوارت کرد؟ وتم چۆن هاوار نەکەم؟ 25 مارکە، 16 مارک پارەی نوێن و نووستن، 6 مارک خواردن، 3 مارک بەخشش، هەمووی 25. فرەدریک وتی ئەمانە پیاو ئەڕوتێننەوە. من وتم ئێستاوە هەرچی قەوماوە، بەڵام بێ چارەیەک بدۆزینەوە. وتی چارەی چی بدۆزینەوە؟ گەیشتە سعات 9:30 شەو، هیچمان قسەیەکمان نەکرد، هەر لە بیری خۆمانە لێکمانەدایەوە بەڵکو چارەیەک بدۆزینەوە. دوای نیو سعات فرەدریک سەری هەڵبڕی و وتی ئەلفرێد وا شەوە، بەم نیوە شەوە هەموو کەس نووستووە، ئێمە سووک بۆی دەرەچین و خۆمان دەربازەکەین. من وتم هەی قوڕمدا بدەم تا بە نیو سعات لێکدانەوە ئەمە دۆزیەوە؟ نازانی ئوتێل بێ پاسەوان و ئێشەگر نابێ، شەو دەرگەوانی هەیە، گریمان لێرە دەرباز بووین. خۆ لە کۆڵان دەوریەی پۆلیسەیە بە شەو، ناڵێن بۆچی بەم نیوە شەوە کەوتونەتە کۆڵان. ئەو وتی جایەکێکمان ئێشەگرەکە بە قسا گرین، یەکێکی ترمان دەرەچین، تا دێت بە شوێنێکێکمانە ئەوی تریش ڕاکە، ئەمە چاری ناو ئوتێلەکە، چاری کۆڵانیش تۆ بیدۆزەرەوە. من وتم بابە ئەمە ناکرێ، هەروە باشە بەیانی ئەچینە دەرێ، ئەڵێن ئێستا دێینەوە و ناهینەوە دوایی. فرەدریک گوتی جا دوایی بمان دەنە دەست پۆلیس بڵێن ئەمانە کەڵەکەچی فێڵبازن. کەوا بێ بوەستە شتێکی ترم هات بە خەیاڵە، بەیانی کە چوینە دەرەوە ڕاستە و ڕاست دەچینەوە ئەو دوکانەی جلەکانمان لێکەڕی بوو، جلە تازەکانی ئەدەینێ، کۆنەکانی خۆمان لەبەرەکەینەوە. فرەدریک گوتی اینجا دوکاندارەکە چۆن ئێوێتەوە؟ من وتم هێشتا تەواو قەدی نشکاوە، کەوتمان بەکەم لێمان بکڕەرەوە، دەستیشمان ماچەکە. وتی وا باشە جلە تازەکانمان دایەوە بەسەر خاوەنیە، ئەی کۆنەکان خۆ لەو دوکانە نییە. من وتم دیسان شاگردەکان نێرین بچێت لە کۆنەکانیشمان بۆ بێنێتەوە. ئەو وتی بەڵکو جلە کۆنەکان فرۆشا بێ. من وتم ئەی هوو تۆ زۆر کوڵی خوێنیتەوە، وا من خەوم دێ، جارێ با بنووی. نووسین بەیانی زوو خەبەرم بۆوە. فرەدریک ماڵساند، خەواڵوو بوو، هەڵدەستایە سەر تنگ و خۆی نەدەگرت. چوم هەندێ ئاوی ساردم هێنا و دام بە دەم و چاویە، گەشتەی گرت و لاڵ بوو، چاویە بڵق بوو. اینجا پەشیمان بوومەوە، ماوەیەک لە خۆممدا، ئەو هێزگە ئەتۆقی هەموو بەدەنی کەوتە فرتەفرت. ناچار سواری شانی بووم و دام مرکاندەوە، هەندێکم کوتا نەختی عارەقەی کرد و پاش ماوەیەک چاوی هەڵبڕی و وتی ئەلفرێد من چیم لێ بەسەر هات؟ لە خەو مافڕیم. من وتم لە خەودا فڕین باشە. اینجا هاتین فانیلە و کراس و پێڵاوەکانمان لەبەر نەکرد، خسمانە بن باخەڵ و جلەکانمان بێ کراس و فانیلە لەبەر کرد. لە قاپی کاتبەکە کە ئێمەی وابینی وتی بەم جلانەوە بۆ کوێ ئۆغر. فرەدریک گوتی خۆمانە چینە حەمام و ئەمانەش ئەبەین بۆمان پشۆن. کاتبەکە وتی خۆ ئوتێل حەمامی هەیە و بێ پارە خۆتان بشۆن، جلسۆریش هەیە بە هەرزان ئەیشۆن. فرەدریک گوتی وا ئەم جارەوامان کرد، جارێکی تر وەکو تۆ ئێڵی واکەین.
سا ئەمەمان وت و فڕکەمان کردە کۆڵان کەسی لێ نەبوو. بەڕاکردن چووینەوە بۆ لای دوکانی جلەکان، چووینەوە ژوورەوە. کابرا مشتریە گەورەکانی ناسیەوە و هەستا فەرموون بەعاقڵم زۆر مەمنون بوون، وا تونجلی تر بکڕن. ئاکوڕە شاگرد یەک دوو دەست جلی پیاسە و ڕاو و سواری و بالوو بێنە. شاگردەکان کەوتنە فڕکان پەیتا پەیتا جلیان هێنا. لەبەردەممانە کۆمەڵیان کرد. بەڕاستی من تۆڕە بووم، وتم ئەم زۆر بڵەیەت چی ئەیکەن؟ ئێمە ئەڕۆین تۆ جلمان بۆ دێنی. ئەو وتی ها ببوورە. ڕاستە فەرمووی، زۆر قسم کرد، سرم ێشاندن، چی بکەم وەزیفەی مەسەلەکە وایەوێ. ئاکوڕە دەستێ جلی سەفەریان بۆ بێنە. اینجا فرەدریک تۆڕە بوو، بە نیوە شەڕەوە وتی کابرا تۆ ڕاوەستا، ئێمە دوو شە بڵین، تێبگە ئینجا ئەوەندە قسە بکە. باشێ ئێوە وتان ئەڕۆین، منیش وتم جلی سیاحەتیان بۆ بێنن. جلی چی؟ ڕاوەستە بزانە بۆچی هاتوین. ئەوە ڕاوەستام، بەڵام دیارە ئەوەی بێتە دووکان بۆ جل دێ. نەخێر بۆ جل نهاتوین، کەوا بێ بۆ جانتای سیاحەت هاتوون. نەخێر ئەمانە هیچیان نییە، جارێ ئەوە سوێن دەخۆم تا من لە قسەی خۆمەتمەوە یەک قسە بکەی دەمە دەشکێنم. کابرای دوکانار وتی خۆ دەمی خۆم نابستم کە تۆ دەمم بشکێنی، لەم دوکانە دەرمەکەن، کەوا بێ من لە پێشەوە حەقی خۆمت دەیەسێنم. فیکەیەکی کرد و هەرچی شاگرد و حەماڵ و ئێشکدار لە دوکانەکەدا بوون کۆبوونەوە. اینجا ناچار من چوومە پێشەوە، وتم باوکم لێی مەگرن، ئەم شۆفەی لێ هاتووە، بەڵام من ئاوی ساردم ڕسەریان نەکردووە، لێم مەکەن بەشکات، هەر خۆی وای لێ هاتووە. کابرای دوکاندار وتی بەسەری تۆ هەر ئێستا ئیدەم بە پۆلیس، من شاهیدم تۆ برای خۆت شێت کردووە. بەخێری خۆم جارێ براکە چاکەکەمەوە، ئەوەی فێی لێبێ دەدانیاڵە کێشن چاگە بێ. بە شاگردەکەی وت بچۆ وەستای دانسازەکە بانکە. بیرم کردەوە تا دێ لقی لێ بێتەوە. وتم برا خوا هەڵناگرێ، ئێمە غەریبین و ئەمەمان پێ ڕەوا مەبینن. کابرای دوکاندار وتی ها وەرە سەرڕێ، با بزانم چیتانەوێ. من وتم بە کورتی و ڕاستی ئێمە چین بۆ سەفەر، ئەم جلانە پێیەفرۆشینەوە. کابرای دوکاندار جارێ پێیە هەتوو وتی چەورتان کردووە، ئێمە جلی کۆن ناکڕین، بە هەزار حاڵ گوایە بۆ خۆی لە بەریەکە بە 5 لیرە و نیو لێی کڕین. شاگردەکەشی نار کۆنەکانیان بە 2 قیمەت بۆ هێناینەوە و لەبەرمان کرد. هاتین بۆ ئوتێل پارە بدەین. بەتەما بووم چینەوە ژوورەکەمان، بەبەردەمی ژووری کاتبەکەدا ڕۆیشتین، بانگی کردین سوال کەرینە. ئوتێل جێی سوال نییە. وتمان برا ئێمە خۆمان لە ئوتێل بووین، پارەی ئوتێلمان بەسەرەوەیە، ئەیدەین. وتی ئێتانەوێ حای ئوتێلەکەمان بەرن، وا بزانم ئێوە بەکرێ گیراون، لە پێش چاوی خەڵک بڵێن ئێمە لەم ئوتێلە بووین، بۆ ئەوەی دوژمن پێمان بڵێ ئوتێلەکەیان جێی دۆم و قەرەج و سەرسەری و گیرفان بڕا. لەقینا بەتەما بووم بڕۆم و پارەکەی نەدەمێ. فرەدی گوتی تخوا ئەلفرێد با حەقی کەس نەخۆین، ڕێمان لەبەرە تووشی تەگەرا بین. اینجا چوومە پێشەوە، دەستێکم نا بە پێوڵی خوارەوەی چاوما و چاوم لێ زەق کردەوە. وتم کوڕە من ئەلفرێد مۆلەر ئەفەندیم کە بانگاوازەکەم نووسی. اینجا بە دەنگمان ناسیمیەوە، قەدەرێ پێکەنی و وتی خۆ کەرنەڤاڵ نییە، بۆچی وا خۆتان کردۆ بە مەخسەرە لاتەرنە لێدەن؟ وتم لە باتی لاتەرنە کەمان لێدەم، پێیان بڵێ کەمانەکەم بۆ بێن نەخوارەوە، ئەویش پارەکەتە. پارەم دایە و وتی باوەڕتان بێ مادام ئەوەندە دڵساف و سەرڕاستم، هەمیشە خوا چاکتان بۆکە، بڕۆن خوا ئاگای لێتان بێ. ئەوامان نوێش شەمەندەفەر بدۆزینەوە، لەویانە دەردەچین. لە پیاوێکمان پرسی برادەر ئەرێ شەمەندەفەر لەکوێ دەوەستێ؟ جارێک کابرا ورد و ڕسەی لێکردین، وتی شەمەندەفەر چی لێکەن؟ وتمان سواری شەمەندەفەرە بین. وتی بۆ کوێچن؟ من وتم بەسەر پێوە تا ناپۆلی. وتی جاخۆ شەمەندەفەر تا ناپۆلی ناچێ. وتم ئەی تا کوێچێ؟ وتی تا نیوەی ڕێ، لەوێ سواری ئەختارمە بن. وتم ئەختارمە چییە کاکە؟ وتی ئەختارمە ئەوەیە ئەم شەمەندەفەرە تا سنووری ئەویستریا چێ، لەوێ دابەزن ئەچنە سنووری ئیتالیا،
لەوێ سواری شەمەندەفەرێکی ترە بن. من وتم سا قوربان کەواتە بە خێری خۆت ڕێگەمان نیشاندا. جادەیەک بەو بەرمانەوە بوو، وتی ئەو جادەیە بگرن، ملی ڕێبەر مەدەن. لە ڕاستیدا و ڕێیەمان بەرنەدا، گەیشتینە بینایەکی گەورە، وتمان ئەمەیە شوێنی وەستانی شەمەندەفەر. فرەدریک وتی ئەلفرێد ئەبێ شەمەندەفەرەکە بێتە ئەم ساڵۆنە لێرەوە بڕوا. وتم ڕاست دەکەی، با دانیشین تا دێ. تەماشامان کرد زۆر کە زۆک و ئێمە دانیشتوون، تەنانەت لادەیی شاتبوون سواری شەمەندەفەر بن. ئێمە هەر دانیشتین، شەمەندەفەر هەر نەهاتە ساڵۆن. وەکو قیامەت هەڵسابێ ئەمە مخەڵکە بەردەممانەوە لەم قاپیەوە ئات نەژوورەوە و کونێک لە دیوارەکە بوو. سەریان ئەنایە ئەو کونە و پارچەیەک نانی تیریان وەرەگرت و لە قاپێکی کەوە ئەڕۆن. ژنێک بە پەلەپەل بەلاماندا ڕای کرد. تەماشای ئێمە کرد پێکەنی، دەسەسڕێکی لێکەوت. هەڵم گرتەوە و بردم دامەوە دەستی، سوپاسی کردم. لێم پرسی خانم ئێمە هاتوین سواری شەمەندەفەر بین، هێشتا شەمەندەفەر نهاتووە. وتی شەمەندەفەر بێتە کوێ؟ وتم ئەی نایەتەم ساڵۆنە؟ ئەو وتی چۆن دێتە ئێرە؟ ئێوەش لەو قاپی ئەو بەرەوە بەو قادرمە مەرمەڕەدا بچنە خوارەوە، شەمەندەفەر لەوێ ڕاوەستێ. هاتمەوە وتم نامەر فرەدریک، هەڵسە بەڕاکەین، شەمەندەفەر لە دەرەوەیە. هەڵسە بەڕاکردن لە قادرمەکان چووینە خوارێ، بینیمان 20 ژووری ئاسن تەختە بەیەکەوە بەستاوە، لەسەر ڕەوڕەوەی ئاسن حازر و ئامادە وەستاوە، خەڵک سوارە بن. ژوورێکی جوانمان هەڵبژارد، چوین سوار بین. قاپیمان کردەوە 10 کەسی تیا بوو، یەکێکیان لێمان تۆڕە بوو. وتی لە شەمەندەفەریشدا هەر ناڕەحەتمانەکەن، ها ئەوە مارکێک بڕۆن دەرگاکە داخانەوە. وتم ئەفەندی خۆی ئێمە سوالکەر نین، ئەفەندیەکی وەکو تۆ، ئێمەش سواری شەمەندەفەرە بین. ئەو وتی ئەمە جێی ئێوە نییە، بگەڕێن جێی خۆتان بدۆزنەوە. لە قینە تون دەرگام پێوەدا، شەقەم لێ هەڵساند. هاتین ژوورێکی جوانترمان دۆزیەوە، دۆشەکی سەرکورسیەکانی هەمووی قەیفە بوو. خۆمان هەڵدا بچینە ژوورێ. یەکێک چاکەتێکی ڕەشی لەبەردا بوو، دوگمەی زەرد ئەبریسکایەوە. لێمان تۆڕە بوو. وتی کابراینە ئەوە چی دەکەن؟ وەرنە ئەم لاوە. وتم سواری شەمەندەفەرە بین. وتی بلیتەکانتان کووە؟ وتم بلیت چییە؟ وتی ئەی بە هەوا سوارە بن؟ وتم من سواری عەرەبانەی پۆستە بووم، کە دابەزیم پارەمدا، ئێستاش کە دابەزیم پارە دەدەمێ. مەترسە، پارەی جلەکانم نیوەیم پێ ماوە. پێکەنی وتی وا نابێ، تا زووە بچن بلیت وەرگرن، ئەگینا فریان ناکەون، شەمەندەفەر ئەڕوا. شوێنی بلیتی نیشان داین. ڕامان کرد، کونێک بوو، لە پەلەپەلیدا لێکم نەدایەوە، تەواوی سەرمی پیا دەچێیاننا. سرم خوار کردەوە و بازار حاڵسەرم بردە ژوورێ، کەچی کابرایەکی مۆنات و زلەیەکی لێدام. ویستم سرم بکێشمەوە دواوە، پشتی ملم بەر شوشەکە کەوتۆ بریندار بوو، سەریشم ناهاتەوە دەرێ. بانگی فرەدریکم کرد، بازار حاڵسەرم ڕزگاری بوو. دەستم کرد بە جنێودان بە کابرا، کەزانی خوێنە سەرم هاتووە، دەنگی نەکرد و وتی تۆ چی دەوێ؟ وتم بلیتی سواری شەمەندەفەرمەوێ. وتی بۆ کوێ چی؟ وتم بۆ ئیتالیا. وتی پارەکە زوو بدە. لیرەیەکم دایە و وتم 2 کەسین، 2 بلیتمان بدەرێ بۆ ئیتالیا. کابرا پێکەنی وتی بۆ ناپۆلی 2 کەس 192 مارکە. وتم ئەفەندی زۆرە، نەختێک وەرە خوارەوە. بیرم کردەوە، دەرکی کوونەکەی داخست و ڕۆیی. وتی چاوەڕێی تەنزیلات بکە تا 2 سەعاتی تر. 2 سەعات بەسەریدا ڕۆیشت. ئێمە هەروە لە داڵان دانیشت بووین. ڕوانیمان لەم لاولاوە، خەڵک هاتنە بەر کوونەکە. وتم لە ڕاستیدا وەختی بلیت هاتووە. فرەدریکیشم لەگەڵ خۆم برد. چووینە بەر کوونەکە. ئەم جارە نەموێرە سەر بکەم بە کوونەکەدا. دەمم نا بە کوونەکەوە تا هێزم تێدا بوو، بانگم کرد، هۆ کابرای زلەوەشێن، لەکوێی؟ بلیتچیەکە تەماشای کردین و وتی دیسان شوانەکان چیتانەوێ؟ وتم میسۆ، تکاکەم ئەوەندە پارەمان نییە، نەختێکمان بۆ کەم بکەرەوە. کابرا وتی برا، ئەمە ماڵی باوکم نییە، بیبەخشم، بە ژمارە بلیتیان داومێ و پارەم لێوەرەگرنەوە.
اینجا فرەدیک پاڕایەوە. بیرم کردەوە لە ژوورەوە دەنگێکی گڕ و قەبەبانی کرد. ئەوانە کێن؟ مۆریس تۆ ئەمەندە بۆچی قساکەی؟ لەبەر چەنەبازی ناتپژێتە سەر فەرمانەکەت. ئەوانە کێن؟ وا گەمارۆیان داوی، دەریان کە. سا لە پێشەوە ئەم نەزاکەت و ئیکرامە و لە دواوە یەکێک یەخەی چاکەتەکەی گرتم، ڕای کێشامە دواوە. وا پەلاماریدام بە پشتا کەوتم، کاستامەوە بەرچاوم تاریک بوو. لە داخانە لێی وەرگەڕام زلەیەکم پێ کێشا، ئەویش زلەیەکی لە مندا. فرەدیک لە دواوە بەر بووە وێزەی شرشل کوتای. کابرا هاواری پۆلیسی کرد، ئێمە ڕامان کرد. دیار بوو ئەویش بەپەلە بوو، بلیتی وەرگرت و بەڕاکردن چوو بۆ سەر قادرمەکان، خۆی گەیان دە شەمەندەفەر. بەڵام تا ئەم گێرە و کێشەیان بەسەر ڕاهات، بەری کوونەکە چۆڵ بوو. چوومەوە لای بلیت فرۆش، بۆم کرد بە 40 مارک، سوودی نەبوو. وەک مارەی دایکی بێ، لە 192 پول کەمی نەدەکردەوە. تووڕەش بوو، وتی نرخەکەی لەسەر نووسراوە. وتم جا بەدەستی خۆتە، چەندی لێ بنووسی ئەبێ؟ ئەو وتی چاپ کراوە. وتم مەکینەکەوە لە بەردەمدا، 2 تەقەی لێ مەهێنا، با تەقەیەک بێت و پارەکەی کەم بێ. وتی لا حەولە وەلا، تووشی چی هاتم؟ ئێستا چیتانەوێ؟ وتم بابا ئەوە 50 مارک، بەم پارەیە تا کوێمانە بە بلیتی ئەوێمان بدەرێ. کابرا وتی خۆی ئینشاءڵڵا سواری کۆڵی من نابن، شەمەندەفەر ئەتان بە، کەوا بێ تا فرانکفۆرت دەڕۆن، لەوێدا ئابەزن. لەولاوە بە پێ ئەڕۆن. من وتم مەگەر ڕێمان بزانیایە ئەم هەموو شتانی خۆمان لە دڵڕەقی وەکو تۆدا خەسار ناکرد. دەستی برد و مقەبای 4 گۆشەی دەرهێنا و دایە بەرمەکینا، تەقەیەکی لێهێنا چاکی کرد و دایە دەستمان. ئینجا لێم پرسی ئەو شوێنەی کە لێی دابەزین، تانە پۆلیس زۆر یەمێنیان کەم. ئەوەتی لە پێڕۆیشتندا چۆنن، خێران یان سووکە پێڕۆن. وتم مەترسە، من چاکڕاکەم، تەنانەت لە دەیەک کەژنێکیان بە زۆر لێمارە کردم، لە تاوە ڕام کرد. هەموو گەنجەکان تۆزی پێی منیان نشکاند. بەم زەرد و خوردە بلیتمان وەرگرت و شوێنی شەمەندەفەرمان نەزانی. چووینە خوارەوە تەماشامان کرد، شەمەندەفەر وەستاوە. بەڵام وەکو شەمەندەفەرەکەی بەیانی نییە. فرەدریک گوتی ئەلفرێد، شەڵا بەیانی ئەوەندە گیر و گرفتمان نکردایە، ئەوسا سواری ئەو شەمەندەفەرە جوانانە هەبووین. ئێستا ئەمانە دەرگایان نییە و سەریان واڵایە، ئەگەر باران ببارێ ئەبین بەجلە سەک. ڕاستیە کرد. بارحاڵ چوین دەرگای یەکێکمان کردەوە و چوینە ژوورەوە ڕوانیمان 4 دیوارێکی پان و درێژی ئاسن. سا ئێمە سوار بووین، 2 زەلام بەڕاکردن هاتن، بانیان کردین کوڕ ئەوە چیەکەن لەوێ؟ ئێمە سواری شەمەندەفەر بووین، پارەی پێشەکیمان داوە، نیشان بەو نیشانەی یەکی مقەبایەکی 4 گۆشەمان پێیە. کابرا تەقەی لێ هەڵساندووە و وا بەسەریا تڕیوە، هەردوو سەری چاک کردووە. یەکێکیان پێکەنی، ئەوی تریان وتی ڕاستە، ئەمە جێ ئێوە نییە، بەڵام ڕاست بۆ ئێوە دانراوە، ئەمە جێ گاگەلە، خۆ ئێوەش دیارە هەرگان. هات بە دڵما ئایا گاجوود بارزانتر سوارەکەنیان زەلام. پاشان لێکم دایەوە ئەوان قورسترن، ڕەنگە لەوان زیاتر پارە بسێنن. ئەم مەراقا لە دڵی خۆمدا نەمهێشت و پرسیم. وتم هۆ کابرا، تخوا پێم بڵێ نرخی گاجوود چەندە؟ کابرا پێکەنی وتی هەرگای دەمارکە. اینجا پێکەنیم و وتم ئافارم بۆ عەقڵتان، گاجوودێکێندەی 3 زەلامە بەدەمارک، ئێمە 20 مارک. با هیچ نەبێ، وەکو لە پێشدا ئێمەتان بە گاجوود دانا، پارەشمانێندەی گاجوود لێ بسێنن. وتی باشە، بەڵام ئێوە لە فارگۆنی سەرگیرا و قەنەفەی قوماش پێدا دووراودا دەنیشن، ئەوە زۆرترە ڕوا. لەم گفتوگۆیەدا بووین، لە ئاسیاسۆنەکەوە کابرایەکی کەتەی ئەستور هات، بە شەمەندەفەرچیەکەی وت میسۆ وڵاخەکان ئامادەن. من لە پێش شەمەندەفەرچیەکاندا وتم وڵاخی چی؟ کابرا وتی ئەوانی وەکو ئێوەن. من وتم تا کوێیانە بن؟ کابرا بەسەرتە لەگەڵ شەمەندەفەرچیەکەدا دوا و ڕووی کردە ئێمە. وتی چەندتان داوە؟ وتم 50 مارکی. وتی ئەتانەوێت پارەکەتان بسێننەوە و خۆشتان سوار بن؟ وتم بەڵێ. ئەوتی وا من لێرە 2 فارگۆن گازوود دەنێرم،
پارەکەشتان ئەدەمەوە لەگەڵیان سوار بن. ئێمە سەرکەوتین گاجووتیان هێنا، یەکەیە کە سەریان خستن. گاجووتیان خستە تایەکەوە، بە منیان وت تۆ لای ئەمانە بە و هاوڕێکەشت لای ئەوانی تر. من وتم نەخێر، لێک جیانابینەوە، هەر دەبێ بەیەکەوە بین. کابراوتی با بەیەکەوە بن، بەڵام جارجار بچن سەریان لێ بدەن، بیان دۆشن، شیرەکانیان بکەن بە پەنیر. وتم خۆگوانیان نییە. وتی نێرە بدۆشە. لەپڕ بیرم کردەوە فیکەیەکی توند و تیژ و خرتەخرت لە ژێرەوە پەیدا بوو. تومەش شەمەندەفەرەکە کەوتۆتە جوڵان. فرەدریک گوتی ئەلفرێد، ئەو دوو وڵاخەی ئەم عەرەبانەیە ئەبەن بەڕێوە لەکوێن؟ وتم لە ژێرەوەن، ئەمانە بەسەر پشتی ئەوانەوەن. سالم گفتوگۆیەدا بووین، دنیا بە جارێک تاریک بوو. وتم فرەدریک بۆچی وا تاریکە؟ وتی لە ئەستاسیۆنەکە دوور کەوتوینەتەوە، چرا لە ڕێدا نییە. وام فەرگۆنەش گاجووتی تێدایە، چرای بۆ داناگیرسێنن. وتم بۆچی ئێمە ئینسان نین؟ ئەوتی جارە تۆ خۆت بە گاجووتدایە قەڵەم، بە بلیتی گاجووت لە فارگۆنی گاجووت، ئیتر چرای چی؟ هەروە بە تاریکی چاوم ڕێشکە و پێشکی ئەکرد. ترسم لێ نیشت. وتم ئێستا ئەم گاجووتانە بە قۆز دێنەوێ زەمان، چاومان کوێرەکەن. من لەو ترسەدا ئۆقرەم لێ هەڵگیرا بوو. فرەدریک چونکە شوان بوو نەدەترسا، گۆرانێکی دەست پێ کرد. لی تۆڕە بووم. وتم من ئەمە حاڵمە، تۆش گۆرانی ئەڵێی. ئەوتی خۆی ئینشاءڵڵا ناگریم، بەبێ پارە سوار بووین. ئەم گایانە کە لە پێش تۆدا ناسی و من ئێستا کەوتینەوە یەک. من گۆرانیان بۆ دەڵێم، تۆش لەبەر خاتری من کەمانیان بۆ لێ بدا. ئێژگاری پێستی سرم ئاوسا. وتم خوا بتگرێ، بۆنم پێوە دەکەن، ها کە سوارم بوون. فرەدریک پێکەنی. وتی بەخوا ئەمانە لە پیاوی سەپڵە باشترن، بێزیانن. وتم ئەم فەلسەفەیەت هەڵگرە بۆ شوێنێکی تر، ئێستا چارەمان چییە؟ وتی من چارە نازانم. وتم با لێرە خۆمان فڕێ دەینە خوارێ، بە پێیان بڕۆین. وتم لە جێیەکی نزم باز دەدەین. وتی جێی نزم کوا؟ خوا کردی لەو دەمەدا شەمەندەفەر لە بەرەوژێرێک کەوتە لەنگە، هێواژە ڕۆیشت. زۆرم لە فرەدریک کرد خۆمان فڕێ دەینە خوارێ. ئەو هاواری کرد باوکە ڕۆ پشتم شکا. منیش بانگم کرد سێبەندەم وەرگەڕا. ماوەیەک بە گازی پشتا کەوتین، کاڵساین دنیا تاریک و نوتکە، جا چی بکەین؟ فرەدریک گوتی نازانم. وتم ڕاوەستین تا شەمەندەفەری پیاو دێ، سوارە بین. وتی ئەوە گریمان شەمەندەفەر هات، چۆن لێرە ڕاوەستێ؟ وتم حەو کە بلیتەکەمان هەڵبڕی و نیشانماندا، ناچارە ڕاوەستێ. ئەوتی باشە تۆ 50 مارکت داوە، وا دەزانی هەموو شەمەندەفەری دنیا لەژێر ئەمری تۆدایە. جارێ با ئاوادانیەک بدۆزینەوە، لە تەنانێکمان دەستکەوێ، اینجا سواری شەمەندەفەر ببین. وتم ئێمە بە شوێن ئاواییدا بگەڕێین، جارێکی تر ئەم هێڵە نادۆزینەوە. وتی ئەی چی بکەین؟ هەر لێرە دانیشین، لە برسە ئەمرین. من تەکبیرێکی ترم دۆزیوەتەوە، ئەو ڕێی پێی داڕۆین، نیشانەی بکەین. من وتم چۆن نیشانەی بکەین؟ وتی چۆن نیشانەی بکەین؟ بەر بچینینەوە، هەر لە 3 هەنگاوە بەردێدا بنێین، کە گەڕاینەوە لێمانون نابێ. هاتین گیرفان و شەپقەمان پڕ کرد لەبەر. هەر لە 3 هەنگاودا بەردێکماندانە. سعاتێک بەڕێدا ڕۆیشتین، بەر بڕایەوە و گەیشتینە جادەیەک. بەردمان دەست نەکەوت. جا چی بکەین؟ فرەدریک گوتی باڕوو بکەینە خوا، نەختێ پاڕاینەوە و ڕۆ قودوس دانیشتین. فرەدریک لە مقامی مناجاتی کڵێسا بەدەنگێکی سۆزنەکەوە دەستی پێکرد. هاتمە جۆشێک، کوڵی گریانم نەدەرنیشتەوە. لە ناکاوە دەنگی سەگ وەڕێک پەیدا بوو. هەردووکمان ڕاپەڕین، ڕوومان کردە دەنگی سەگوەڕەکە. زۆر نەڕۆین، لە میلێک سەرکەوتین. ڕووناکی دێک دەرکەوت، هەر ئەوەندەمان خۆش بوو تا گەیشتینە دێ. سەگەل گەمار و ئێنداین. فرەدریک هاواری کرد، ئای ئەلفرێد بمگەرێ، من زۆر لە سەگە ترسم. وتم گوڕت بێ، لەو گاز و تەزلانە نەترسای، لەم سەگە وردانە ترسی؟ وتی من بە مناڵی سەگ گەسوومی، زۆری لێ ترسم. هاوارمان کردە دێ، خۆمان کوتا بۆ دەرگای خانوویەک.
سەگەل لە پێشەوە پەلاماریان داین. ئێمە لە ترسا خۆمان لە قاپێکە توند کرد. لە پڕا قاپی ترازا و هەردووکمان بە پشتا کەوتینە ئەو دی و دەرگاکەوە. پیاوێک بە هەڵەداوان تێی خوڕین، وتی کوڕی نەکێن. وتم براکەم غەریبەین، ڕێمان کەوتۆتە ئەم دێیە سەگەل گەماروی داین، لە تاوە خۆمان کوتاوەتە ئێرە. ماوەیەک تەماشای کردین. وتی من ئێوە بە پیاوخراب نازانم، فەرمونون. دەرگای کۆڵانی داخست و پێشمان کەوت. بردینێ قاتی سەرەوە. قاتی سەرەوە زینهاری وامەزن. قاتی دووەمی شاتوەکەی میکایلە بۆ دووسێ پلیکانە سەر کەوتین. داڵانێکی تەسک بوو. لە داڵان تێپەڕین. لە دەرگای دابانی کرد لیزە، لیزە هەڵسە، میوانمان هات. ئێمەی بردە هۆدەیەکی تر، قەنەفەیەکی حەسیر و دۆڵابێکی تەختە. کۆمەڵێک کتێبی لەسەر هەڵچنرا بوو، گۆزەیەکی کۆنی قۆڵشکا و گڵینەیەک و چرایەکی نەوت. لەبەر چرا تەماشای گوێلاکی خاوەن ماڵەکەم کرد. نە کورد نە درێژ، ملەستورێ وەکو دەروێش پرچی درێژ بوو. داوەتی قەلەندەرێکی دەم بە پێکەنین، پانتۆڵێکی ڕەش لە پێیدا، جبەیەکی درێژ لە بەریدا هەڵدەسوڕێ و خزمە دەکا. ئێمەی لەسەر قەنەفەکەدا ناوتی دیارە زۆر برسین، هەر ئێستا نانتان بۆ دێنین. ئێمەش پێشەکی سپاسمان کرد، بەڵام من جارێ لە پێشەوە لێم بوو بە مەراق، ئایا ئەم پیاوە کەوا ئەیەوێ میوانداریمان بکا کێیە؟ وتم شوورەتی جەنابتان کێن؟ وتی من ڕاهیبی ئەم دێم. منیش وتم هەروا تێکگەیوم. ئەو وتی بە چی ئەرزانی بوت؟ وتم بە پرچە درێژ و سکەزلەکەت. ئەو وتی برادەر کەوا بێ لە زیرەکیدا بەشی کەست نەیەشتوەتەوە. زۆری پێنەچوو دەرگا کرایەوە ئافرەتێکی کەڵەگەتی 45 مانتۆیەکی درێژی لەبەردا، هێشتا چاوی هەڵەگڵۆفی. هاتە ژوورەوە و وتی حەو ئەمانە کێن؟ ڕاهیب وتی ڕێبوارن، ئەم شەو ڕێیان کەوتۆتە ئەم دێیە سەگەل گەمارۆیاندا بوون، خۆیان کوتاوەتە ئێرە، زۆریان برسی بوو. زوو پارۆنانێکیان بۆ چارەکە کە شێغژن ئازایانە ڕۆیی. ئینجا ڕاهیب ڕووی کردە ئێمە، پرسی بۆ کوێ چن؟ وتم بۆ ناپولی. وتی ناپولی کوێیە؟ وتم لە ئیتالیایە. ئەو وتی ناپولی لەکوێ و ئێرە لەکوێیە؟ زۆر لە یەک دوورن. هەرچیمان بەسەر هاتبوو بۆم گێڕایەوە. وتم لە شەمەندەفەر خۆمان فڕێداوەتە خوارەوە. ڕایب حەبەسا وتی ئێوە لە شەمەندەفەر خۆتان فڕێداوەتە خوارەوە، چۆن ماون و نەمردوون؟ وتم وای بینی ماوین، ڕۆحمان نەچووە بەبەر کەسە، وا هەتوینەتە ماڵی ئێوەش، ماڵەکەتان زۆر وێرانەیە. ئێمە ڕاهیبێکمان هەبوو، ماڵێکی خۆش و پاک و تەمیزی هەبوو. دیارە تۆ ژنەکەتە مەڵە و ماڵەکەت پیس و پۆخڵە. ڕاهیب وتی تا جارێ نانتان نەداتێ، پیرەژنمان لێ تووڕە مەکە. لەم قسەیەدا بووین، ژنە هاتە ژوورەوە و سینێکی بەدەستەوە بوو، دایناو. وتی فەرمونون. وتم خوڵقی پێ ناوێ. فرەدریک پەلاماریدا نانی کێڵگرت و تێبەر بوو. نەپڕژایە سەر ئەمەی بڕوانێ سینێکە چیتری لەسەرە. جارێ هەر چاوی نانەکەی دی، کەچی پەنیر و باسوورمە و هەژنۆیەکی کوڵاویشی لەسەر بوو. ئێمە شێتانە نانمانە خوارد. ئافرەتەکە هیچ پێمان پێ نەکەنی، لێ بووینەوە و هەڵساینە سەر پێ. ڕاهیب وتی بۆ کوێ؟ وتم ڕێبوار کەڕەی لەبەر بوو، چاری هەر ڕۆیشتنە. وتی بەم نیوەشەوە چۆن ئەهێڵم بڕۆن؟ وتم ماڵتان ئاوا بێ، ناڕەحەتمان کردن، ئیتر بەسە. ئەو وتی نەخێر ئێمە ناڕەحەت نابین. لەو کاتەدا ژنە ڕاهیبەکە هاتە ژوورەوە وتی ئەوە میوانەکانمان خەریکی چین. ڕاهیبەکە وتی خەریکن بڕۆن. ئەو وتی بۆچی تۆ ئێڵی بەم نیوەشەوە بڕۆن، هەر سەگ ئەیان خوا. ئەو وتی من زۆرم پێوتن تۆ نازانی خۆڵقی میوان بکەی، ئەگەر ئەتەوێ نەڕۆن سێ بەسێ تەلاق بخۆ، بڵێن نابێ بڕۆن. کەوامان زانی ناچار ماینەوە. ژنی ڕاهیبەکە چوو دوو دەستنوێنی بۆ هێناین و جێ بۆ داخستین. وتی ئینجایی تر بوونون، خێوی خێرتان بێ. ئەوان ڕۆیشتن و بە فرەدریکم وت برادەر ئاگاد لێ ئەم ماڵەت چەند چاکن، با بەخشێکیان بدەینێ. وتی های زۆر چاکە. باردووکمان حسابمان کرد، 2 مارک و دەفەنێک بوو.
بە خواردن و نووسن و هەموو شتێکەوە جیامان کردەوە و نامەژێر سەرم تا بەیانی لەبیرم نەچێ. بەیانی هەستاین هاتم نوێنەکان هەڵگرم، لێفە و دۆشەکم هەڵگرت، مێزێکی شڕی کۆن کە ڕاهیب کتێبی خستە بۆ سەر، نامەی سەرمێز و نوێن و مێز بەلادا هاتن، کتێب پەرش و بڵاو بووە. مێز کەوت بەسەر گۆزەدا، گۆزەکە شکا و ئاو ڕژا، ژوورەکە بوو بە مەرەزە. بە گرمەی نوێنە ڕووخاوەکە هاتن، هیچ دەنگێکیان نەکرد. اینجا لە خەجاڵەتیدا هەوڵی ئەوەم بوو زوو دەرباز بین. بەبێ دەنگ پارەکەم کردە دەستی ڕاهیبەوە، وتم بە دوعا ماڵت ئاوا بێ. ڕاهیب تون دەستی گرتم و وتی ئەوە چییە؟ وتم خۆ سێبەری بن ئەشکەوت نییە، ئەوە حەقی خواردن و نووسن، هێشتا حەقی گۆزە و تەڕی ماوە. وتی ڕۆڵە هۆشت بێ، قەت ڕاهیب پارە وەرەگرێ؟ وتم حەو، ڕاهیبەکەی ئێمە لە مردووشی ئەسەن، جا چزای زیندوو بوایە و دەوڵەمەند بوو. وتی ڕۆڵە ئەوە ڕاهیب نییە. اینجا بە پەلەپەل هاتینە دەرێ و لەوێ دەرچوین. ڕۆژ بوو سەگمان پێ نەوەڕی. وتم فرەدریک، وا ئەم ڕاهیبە پارەی لێ وەرنەگرتین کە میکایلام هێنا و دەوڵەمەند بووم، وا چاکە پارەی بۆ بنێرم. وتی زۆر باشە. وتم کە تۆ بە چاکی ئەزانی، با بگەڕێینەوە و خەبەری بدەمێ کە دەوڵەمەند بوو پارەی بۆ ئەنێرم. فرەدریک وتی چۆن ڕوودێ بچیتەوە؟ تۆ ئەو کەتنەت گێڕا، با بڕۆین. ئەوەی لە هەمووی خراپترە لێمان نەپرسی شەمەندەفەر لەکوێیە، ئێستا ڕووبکەینە کوێ؟ کەڕوانی ماندوو کەس باخە کێڵن، بانگم کرد برا ئەوە شەمەندەفەر لەکوێ وەستێ؟ وتیان بەدەستە ڕاستە، ڕاست بڕۆن شەقامە، نیو سەعات بە شەقامە بڕۆن، دێکتان دێتە پێش، لەوێش شەمەندەفەرە وەستێ. زۆر مەمنون بووم. گیرفانی بەرۆکم گەڕام، بلیتی شەمەندەفەرەکەی تیا بوو. لە خۆشیانە باڵپەڕکێ ڕۆیشتین، 20 دەقیقەی نەخەیەن گەیشتینە شوێنێکی وەستانی شەمەندەفەر. کاتێ لە ماڵی ڕاهیب هاتینە دەرەوە، لە دۆسێ جووتیارمان پرسی و ڕێگەی شەمەندەفەریان پیشانداین. کاتی گەیشتینە شوێنی وەستانی شەمەندەفەر، لەوێ لە داڵانەکەیە شەمەندەفەرچیەکمان چاو پێکەوت. لێمان پرسی شەمەندەفەر کەی دێ؟ ئەو وتی بۆ کوێ دەچن؟ من وتم بۆ ئیتالیا. وتی ئەبێ لە ڕێگا ئیقتار مەبەن. وتم ئاخ دیسان ئیقتارمەیە. ئەو وتی ئەوە شەمەندەفەر هات. خۆی ڕۆیشت و شەمەندەفەر هات. ڕاوەستاین تا خەڵک دابەزین. ئێمە هەڵمان کوتایە پێشەوە، قاپیەکمان هاتە بەردەم، بەتەما بووین سوار بین، لە ژوورەوە دەرگایان لێ پێوەداین. چووینە ژوورێکی تر سەرکەوتین. کابرا لێمان ڕاست بووە، زلەیەکی لە فرەدریکدا، ئەویش زلەیەکی لەودا و منیش ڕاست بوومەوە، بە هەردووکمان زۆر چاکمان لێدا. پاتێک بە ژوور سەریەوە بوو، ڕای کێشا و دەنگی زەنگێک پەیدا بوو. شەمەندەفەرچی هات، جارێ پرسی ئێوە کێن، بۆ کوێ چن؟ من وتم بۆ ئیتالیا چین، داوای بلیتی لێ کردین. وتم بلیتمان هەیە. ئێمە سواری عەرەبانەی گاجوود بووین، جێگەمان ناخۆش بوو، خۆمان فڕێدایە خوارێ، بلیتەکەمان دایە تەماشای پشتەکەی کرد. وتی ئەمە ماوەی تێپەڕیوە. وتم ماوەی مانای چییە؟ بۆچی ئێمە میوەین کاتمان بەسەرچێ؟ وتی چەنەبازی پێ نابێ، یەڵا بۆ خوارێ، شەمەندەفەر ئەجوڵێ. بە زۆر ئێمەی کردە خوارەوە. ئێمە دەستمان کرد بە بۆڵەبۆڵ. فەرمانبەرێک لەولاوە هات و وتی ئەو بۆڵەبۆڵەتان لە چییە؟ وتم بلیتمان پێیە و لە شەمەندەفەردایان ڕزاندین. وتی ئابا بزانم. بلیتەکەمان پیشاندا و وتی ئەمە بەسەر چووە، ئێوە یەکجار بەم بلیتە سوار بوون و دابەزیون. وتم خۆ ئێمە لە ئیزگەدا نەبەزیوین. وتی ئەی لەکوێ؟ وتم لە ڕێدا بەزیوین، خۆمان لە شەمەندەفەر فڕێدا، وەختا بوو هەردووکمان ئەستۆمان ور بێ. ئەو وتی شەمەندەفەرەکە بە ڕۆیشتنەوە بوو. وتم ئەرێ وەڵڵا ئەڕۆی، بەڵام تووشی سەرەولێژێک هات، زۆر ماندوو بوو. شەمەندەفەرەکە ویستی وچانێ بدا، ئێمەش خۆمان خستە خوارێ. سامن هەروە متوو، یەکسەر تەنگەی گرتم، بردم ژوورێک، 3-4 کەسی لێبوو. لەوێ وتی ئەمانە لە شەمەندەفەر بازیان داوەتە خوارێ. پیاوێکی ڕیژداریان تیا بوو، وتی جەزایان لێ بسێنن. من وتم ئێوە ئەبێ جەزا بە ئێمە بدەن، ئەوەی شەمەندەفەری ئێوە بە ئێمەی کرد، کەس بە کەسی ناکا. کە سەیریان کرد بە خۆشی پارە نادرین، پۆلیسیان بان کرد، بە زۆر بیزمارێکیان لێ سەندین. فرەدریک تووڕە بوو. وتی لە تۆ تووڕە بووم، تۆ چیت بەسەرەوەیە؟ ئەوەندە قساکەی
لە هەموو شوێنێگەڵی بازماندا وەکو لاقیان لەدەمت گیر کردبێ ئەگەر تۆ نەدوتایە کێی زانی کە ئێمە بازمانداوە. من وتم چۆن کێی زانی؟ خۆمان خەبەرمان نەدایە جەزای زۆرتریان لێستاندین. ئەوسا خاوەن گاجووتەکان شکاتیانە کرد و ئەیانوت گاجووتەکانیان بەجێ هێشتوین. فرەدریک گوتی حەی بەمەقلەوە ئەبی بە مێردی میکاییلە، کوڕە ڕۆڵەگە تۆ خۆ داشکرا نەکردایە کێ تۆیە ناسی؟ من وتم قسەی قۆڕ جەنابی ئەلفرێد مۆلەر کێ هێنەی ناسێ؟ وتی های خاک بەسەری من کێ تۆ ناسێ؟ کەسەیرم کرد حەقیەتی ئاشم کردەوە و هاتین لە گۆرشەی ئەکەوە دانیشتین ماندوو مردوو بیرم لە حاڵی خۆمە کردەوە ئیتر پارەژ نەما بوو چاوم لێک ناو بیرم لە حەقی خۆمە کردەوە. مناڵێکی ئاوایی بێخەم لە دێئێکی دەرکەنار هەوایەکی صاف و زەویەکە ئەمە نزیک ئاوایی ئەرکێکی وام بەسەرەوە نەبوو. بە خۆڕایی باوکم دەری کردم. من نەبێ کێ هەیە باوکی دەری کرد بێ؟ لەوێک هاتمە دەرێ لەسەر ڕێ تووشی فریشتەی خۆماتم لە خزمەتی میکاییلادا چەند خۆشم ڕابوارد. زەمانە وایە هێشتا لەزەتم لە میکاییلا نەدی بوو. ئەو سەفەرەمان هاتە پێش، ئەو کەوتنە خوارەوەیە، ئەو ترسە، دوای ئەوە ئەو هەموو فەلاکەتە، ئێستاش بێپارەی. خەمم لێ نیشت، کەمانە خەمڕەوێنەکەم دەرهێنا و فرەدریک نووسە بوو. دەستم کرد بە کەمان لێدان، ئەویش بەخەبەر هات، بەستەیەکی بێکەسیم لێدا. ئەویش لەسەر کەمانەکەی من دەستی کرد بە مقاموتن. هەچی خەڵکی ویزگەکەی لێمان کۆبوونەوە، هەروە پارەیان بۆ فرەیەداین. شەپقەکەم گرتبەوە، پڕیان کرد لە پارە. کابرای شەمەندە فەرچیش کە جەزای لێ سەندبووین هات و وتی حەیفە جەزامان لە ئێوە سەندووە. بەقەت جەزاکە پارەی کردە شەپقەکەمەوە. دوایی بردمە بەردەمی و وتم بۆم بژمێرە بزانە بەم پارەیە دوو کە زەگەنە ناپۆلی. ژماردی و وتی بەشی بلیتی دوو کە زیاترە، جگە لە پارەی بلیت 25 مارکتان زیادە. وتم ئەویش بۆ جەزای شەمەندە فەرچێکی تر، هەمووتان پێمان فێرن جەزامان لێ بسێنن. دەستیان کرد بە پێکەنین، یارمەتیان داین و بلیتیان داینێ. من وتم ئامان ئێستا مەی بڕن تا شەمەندە فەردێ وادەی بلیتەکە بەسەرچێ. وتیان نا نەیەڵین بەسەرچێ. دانیشتین تا شەمەندە فەر هات. شەمەندە فەرچی خۆی هات و بانگی کردین، بردینێ فارگۆنێکەوە. زۆرمان پێخۆش بوو. من وتم فرەدریک وا ئەمجارە بەڕاستی لە شەمەندە فەرداین ئەچین بۆ ناپۆلی. من هێشتا خۆشیم تەواو نەبوو، قاپی کرایەوە و ژن و پیاوێک هاتنە ژوورەوە. تەماشایەکی ئێمەیان کرد و ژنەکە سەری نایە بنگوێی پیاوەکە و پێکەنین. منیش وتم فرەدریک سەیری ئەم مەخسەرەیەکە. دەستم بۆ ئەوان ڕاهێشت و پێکەنیم. پیاوەکە تووڕە بوو، وتی ئێوە بێتەربێتن پێمان پێکەنن. من وتم بێعاری چاک ئێوەن کە لە پێشدا ژنەکەت بە ئێمە پێکەنی. کابرا کەزانی لە پێش چاوی ژنەکەی لێدرێ دەنگی لە خۆی بڕی، ئیتر دەنگی نەکرد. فرەدریکی ژووتی ئەلفرێد تۆش بەسەریا مەچۆ، وازمان لە یەکێنا. ئەوان لە سوچێکەوە دانیشتە بوون، ئێمەش لە سوچێکی تر. ئافرەتەکە بە مێردەکەی وت تۆ لە دەرەوە هێندەت پەلەپەل لێ کردم نەتێشیت بخۆم، وا ئێستا برسیمە. مێردەکەی لە ڕەفەی شەمەندەفەرەکە سەبەتەیەکی داکرد، پڕ بوو لە پەنیر و باسوورمە و سوجوق و خواردەمەنی. ئافرەتەکە مەڵچەمەڵچی دەست پێ کرد. ئەوسا بیرمان کەوتەوە کە ئێمە لە دوێنێ ئێوارەوە هیچمان نەخواردووە. سرم نایە بنگوێی فرەدریک. وتم با داوای نانیان لێ بکەم. وتی خوا هەڵ ناگرێ، ئێمە لە پێشەوە شەڕمان لەگەڵ ئەوان کرد، ئیتر ڕوومان نایە لەگەڵ یەکتری بدوێین. من وتم ئەنجا چییە؟ پارەیان نەدەمێ. فرەدریک گوتی باشە خۆ ئەوان لە شەمەندەفەردا دوکانی نانەوەیان دانەناوە. من وتم ئەی ئەگەر بە پارە نەیاندا بە زۆر لێیانە سێنین. فرەدریک وتی ئەی خاک بەسەر ئەوەی کە بێکەسە. من وتم ئەرێ وەڵا برسێتی ڕێگی هاری پێوەیە. ناوەستم، ئیتر هیچ نەوەستام. چوومە بەردەم پیاوەکە و بە مۆنیەکەوە سەیریە کردم. وتم ڕاوەستە تووڕە مەبە، دوو قسەت پێڵێم. ئەگەر بەدڵت نەبوو ئەتوانی تووڕەبی، بەڵام ئەوە بزانە لە تووڕەبوونیشدا زیانەکەی. دەستم کرد بە گیرفانمە، هەندێ پارەم دەرهێنا.
وتم ئێمە لە ماڵی خۆمانەوە نەهاتووین، لە بیریشمان چووە لە دەرەوە نان بکڕین، وەرە پیاوی چاک بە و بای ئەم پارانە نانوان بدەرێ. ژنەکە پێکەنی وتی دیارە ئەمانە ساویلکەن، نانیان بدەرێ. دوو نانی بەیتونی دامێ و پارەشی لێ وەرنەگرتم. هێشتا پاروەکەمان لە دەما بوو، کابرایەکی درێژی شەپقە خوار دووگمەسپی هاتە ژوورەوە، گازێکی کونکەرەی بەدەستەوە بوو، داوای بلیتی لێکردین. لە پێشدا ژن و مێردەکەی کە نانیان دابووینێ لە پێشەوە بوون، بلیتەکەی ئەوانی وەرگرت و دایە بەردەمی گازەکە، کرتەیەکی لێ هێنا و قونی کرد، داوای بلیتی ئێمەی کرد. من وتم جارێ ڕاوەستا، دەمم گیراوە، خەریب و دەستکا بەدەمما. وتم ئەوە چی دەکەی؟ وتی وامزانی بلیتەکە لە دەمتایە، وا ئەڵەی دەمم گیراوە. منی ژوتم وامەزانی تیکەکەم لە دەمەفرێنی، چونکە ئاڵێن سوالکەری گرانی تیکە لە دەمەفرێنێ. ئینجا پێم وت نانەکەشی خۆمان نەبوو، ئەو ئافرەتە بە خێری خۆی دابووینێ. ئەو وتی دەک خێری نەنووسێ، زوو کە بلیت با زیاتر پڕیشکی ئێوەم پێ هەڵنەپژێ. بلیتم دایە ئەویشی کون کرد، خەریک بوو یەخەی بگرم، بۆچی کونی کرد؟ زوو قاپی کردەوە و بازی دایە خوارێ. ڕوانیم نەچوو بە خوارێ، منیش دەرگام کردەوە و بزانم لەکوێوە ڕۆی. مێردی ژنەکە وتی شەمەندەفەر لە ڕۆیشتندایە، قاپی بکەیتەوە جەزار لێسێنن. وتم ئەی بۆچی لەوی ناسێنن؟ وتی ئەو شەمەندەفەر چییە؟ لەگەڵ کابرا کەوتینە گفتوگۆ، لێی پرسیم تۆ بۆچی ئەچی بۆ ناپولی؟ لە پێش بوونا فردی گوتی لە شوێن دەستگیرانەکەی ئەگەڕێ، لێی ون بووە. لەولاوە دیسان ژنە پێکەنی و وتی دەستگیران چۆن ونە بێ؟ من تووڕە بووم. مێردەکەی وتی لێی مەگرە، مناڵە. وتم ئۆف، بەخوا مناڵی چاکە، بەخوا چلە و تەوقی ملە. اینجا ژنە ئاگری تێبەربوو، کەفی سند، نەی ئەزانی چۆن جنێو بدا. وتی ئەوە مێردەکەمە، لێی بپرسە، هێشتا 7 مانگە شوم کردووە، مناڵیشم نەبووە. منیش وتم باشە چەندەمین شوتە؟ ئەو وتی تف لە تۆ، خۆ کچ بووم، بەڵام بە منداڵی بەهۆی ڕووداوەوە بووم بە ژن. من وتم ها ئەگەر کچ بووی تایە ڕووسورە بووی، جا با کچیش بووبی، لەدەی ئێمە کچی وای لێیە بە 40 ساڵی شوو کردووە، لە تۆش جوانتر بووە. ئیتر ئافرەت دەستی کرد بە گریان، بە مێردەکەی ئەوت ئەمەم بۆ بکوژە. من وتم خوێنی ماڵی باوکت زۆرە. وتی لە پارەی دارایی خۆم خوێنە دەم، ئێمە لەم شەڕە دەنوکەیە بووین، شەمەندەفەرچی گەیشتە ویزگەکە. پرسییم ئەمە ناپولیە؟ وتیان بۆ ناپولیشەوە ڕۆژێکتان ماوە. لەو کاتەدا سەیرم کرد کابرایەکی تەنگە ئەستور هاتە ژوورێ، لەو قەسابە ئەچوو کە لەویانە گاجووتەکانی هێنا بوو. من وتم یاخوا بەخێر بێی، ئەرێ بەڕاست گاجووتەکان بە سەلامەتی گەیشتن؟ کابرا واقی وڕما، وتی گاجووتی چی؟ وتم ها گاجووتەکانی کە لەویانە سواری شەمەندەفەرت کردن. ئەو وتی تۆ من بەکێ ئەزانی؟ وتم بە قەسابەکەی دۆستی خۆمان. وتی بەچی دازانی من قەسابم؟ وتم بەسەر و گوێلاک تا دیارەکە قەسابی. ئەو وتی تۆ منت نەناسی، بەڵام من ئێوە ئەناسم. من وتم ئێمە کەین؟ وتی دیارە ئێوە دۆمن. سا ئەو ئەم قسەی کرد و ژنە لەو لاوەدا ئێقاقای پێکەنین. ڕووی کردە کابرای قەساب، وتی ئای بە قوربانی دەمت بم، ئەوە هیچم لە دڵا نەما، من تا ئێستا نەم ئەوێرە پێیان بڵێم، واش کورد تۆ وتت. منیش دا ئێوازم لە قەساب هێنا. پێم وت ئاغای قەساب، تۆ چەوتە و شیلەی ئەم ئافرەتە بگرە، بەدەم و شیلە حەیوان ئەناسی، بزانە لە 40 ساڵ بەرەو ژوورتر نییە. لەولاوە مێردی ئافرەتەکە ڕاست بۆەوە، لەقینا لەرزی. وتی ئێوە گەیشتنە ڕادەیەک گاڵتە بە خانمی من بکەن، ساڕاوەستن، ئێستا پیشانتانە دەم. فرەدیک سەری نایە بن گوێم. وتی ئەلفرێد، ئەم کابرا قەسابە ناتوانێت لە شوێنی خۆیدا بژوڵێ، ئافرەتی هیچی لە دەست نایە، باستم تێر و پڕی بکوتم. وتم فرەدیک، نان و نمەکمان کردوون، لێ گەڕێ. بە کابرام وت ئێمە نانی ئێوەمان خوارد، ئەگینا ئەمزانی چۆنم دا ئەنیشاندیتەوە. تۆ بە ژنت بڵێ بێدەنگ دانیشێ، ئێمە هیچ ناڵێین. مێردی ژنە دانیشتەوە. اینجا نۆرە هاتە سەر قەساب. وتم بەڕاستی گاجووتەکانی تۆ نەبوون؟ وتی تۆ جارە پێم بڵێ ئەسڵەن خوێندەریت. وتم ئەڵمانی. وتی ئەڵمانی لە چ شوێنێ؟ وتم باوێرە. وتی چ دێک؟ وتم دەمێکە هاتووم، وا ساڵێکی بەسەرا تێپەڕیوە، ناوی دێکەی خۆمانم لەبیر چۆتەوە. ئەرێ بەڕاست تۆ کێی؟ وتی ئەوقاتم. وتم وا ناوێکم بیست کە تا ئێستا نەمبیستووە. پێم وت ئەوقات بەری چ دارێکە؟ وتی بەری خوێندن و زانیاری و حقوقە. منیش پێم وت خۆ منی شێندەی تۆم خوێندووە، بۆچ نازانم ئەوقات چییە؟
لەم گفتوگۆی ئێمەدا دیسان ژنەکە هەڵیدایە و بە کابرای وت تۆ چ تاقەتێکت هەیە ئەمەندە لەگەڵ ئەمانەدا ئەدوێی بەتەما بوو مەڵامی بدەمەوە. کۆنە قەسابی تازە ئەوقات بەدزیەوە وتی توخوا دەنگ مەکە ئافرەتە. منیش بە قسەیم کرد بەم بەزم و ڕەزمە نزیک ویزگەی وەستانی شەمەندەفەر کەوتبووینەوە. ڕوانیم ئافرەت زۆفی خۆی بەشانەکە خۆی ڕێگەخا پیاوەکەش جانتە ئامادەکە. گەیشتینە ویزگەکە و دابەزین دوعاخوازیان نەکرد. منیش نەم کردە نامەردی دوو مارکم دەرهێنا و هاویشتم دام بە دەموچاوی ئافرەتەکەدا. بانگم کرد ئەوە پارەی نانەکەتانە کە لێرە پێتان فرۆشتین. بالای خەڵک نەڵێن مۆلەر ئەفەندی پارەی نانەکەی نەدا. هەرچی خەڵکەیە کە لە ویزگەکە ڕاوەستا بوون دایانە قاقای پێکەنین. کابرا هەر بوو گەڕایەوە هەتا خوا هێزی تێدا بوو گۆچانێکی ئاراستە کردم. من خۆم کێشای ئەدواوە گۆچانەکەم بەرنەکەوت خۆی بەدەما کەوت. شەمەندەفەرچیەکان قاچیان گرت و ڕایان کێشایە دواوە. شەمەندەفەریش کەوتە جوڵان. ئەو هەڵسایەوە بە گۆچانەوە بە شوێن شەمەندەفەرەکەدا ڕایە کرد خەڵک پێئەکەنی. ئەو قاتیش ماوەیەک پێکەنی ئیتر نەختێ بێدەنگ ڕامان بوارد. ئەو قاتیش لە ویزگەیەکی تر دابەزی. هەرماینەوە خۆمان وتم فرد دی خوا با بۆ خۆمان بەزمێ بگێڕین. دەستم دائەکەمان لێدان فرەدیکیش دەستی وت بە مقاموتن. لە فارگۆنەکەی ئەو دیوەوە زۆر ئافرینیان کردین کەچی لە پشتمانەوە کابرایەکی منگن بانگی کرد بەم شەوە چ ڕەزالەتێکە خەوتان لە ژنەکەم هەراسان کردووە. لە پێشمانەوە دەستەیەک کۆرگەل بەوە حەوەحە بە کابرایان وت ژن ئەگەر ژن بێ چۆن حەز لەم ئاهەنگە ناکا. بەڵام وا دیارە تۆ دڵت پیسە ئەڵەی نەک ژنەکەم عاشقی ئەم کوڕانە بێت منگن. کابراوتی ئەم بێشەرەف و بێحەیانە کێن من ئافرەتم لایە ئەوان کەرێتیەکەن. ئیتر لەولاوە بوو بە شەڕە جوێن ئێمە ناچار ئاهەنگەکەمان بڕیەوە و لێ ڕەکشین. هێشتا چاومان نەچوو بە خەو. زرمەیەک لە شەمەندەفەر هات. شەمەندەفەر هەروەکو بەر شاخێک کەوتبێ گەڕایەوە دواوە. بەلادا هاتم من سرم بەر تەختەکە کەوت سرم شکا. جاری هەوڵی هاوڕێکەم بوو بانگم کرد فرەدیک هیچ وەڵامێ نەبوو. کەوتمە مەراقەوە چراش کوژابەوە. دیسان بانگم کرد باستە من وزەیەک هات با پەلەکوتێ چوم دۆزیمەوە. وتی ئەلفرێد تەواو پارچەیەک فارگۆنەکە کەوتۆ بەسەر پێمە قاچم شکاوە. ئاخۆ ئەم نەکبەتیە چی بوو بەسەرمانە هات؟ هەر ئەمەمان مابوو. گوێم قوڵاق کرد لە دەرەوە دەنگەدەنگی خەڵگە هات لە شوێن بریندارە گەڕان. تومە شەمەندەفەر لە ویزگەکە لەگەڵ شەمەندەفەرێکی تردا بەریەک کەوتبوون. وەرگەڕا بوو تێک و پێک شکا بوو. من هاوارم کرد و ئەوان هاتم بەدەممانەوە. دەستەبەریەکیان پێبوو فرەدیکمان هەڵگرت. من لە تاوا برینی سرم لەبیر چۆوە. شوێنی کەوتم گەشتینە نەخۆشخانە. لەوێ قاچی ئەویان گرتەوە و سەری منیان دەرمان کرد. وتیان هیچ مەترسیتان نییە. عەرەبانەیەکیان هێنا ئێمەیان سوار کرد بردیانینە خانوویەکی گەورە. بە عەرەبانەوە ئێمەیان بردە ژوورێ. ژن و پیاو لێمان کۆبوونەوە. ڕێزێکی زۆریان لێگرتین. چا قاوە شیر هەموو شتێکیان بۆ هێناین. پیاوێکی کەڵەگەتی نورانی هات هەواڵی پرسین دڵخۆشی داینەوە. زانیم ئەم پیاوە پیاوێکی گەورەیە. فەرمانبەرەکەی نەخۆشخانە شەپقەکەی بۆ داگرت کڕنوشی بۆ کێشا. منیش ڕێزێکی زۆرم لێگرت. من وتم ئێمە بە فەلاکەتی خۆمان خەفەتبار نین. بەم نیوەشەوە ئێوەمان لە خەو ڕاپەڕان ناڕەحەتمان کردن. کابراوتی نەخێر ئێمە بەوە مەمنونە بین بەدڵ پشووە دەین کە فریای لێ قەوماوان بکەوین. ئەوەی پیاو بێویژدانی هەبێ ئەزانێ کە خوا ماڵی دایە بۆ ئەوەیە کە خزمەتی لێ قەوماوان و هەژارانی پێ بکە خوێندەواری پێبگەیەنێ کە بە خوێندن خزمەتی وڵاتەکەیان بکەن. ئێستا چەند ڕۆژێک لێرە بحەسێنەوە دوایی خوا کەریمە. بە زۆرێک دوو ڕۆژ بەندیان کردین. سەر و پێمان چاک بۆوە. خزمەتچی ژوورەکەمان کچێکی جوان بوو. با فرەدیکم وت کاکە ئەم کچە لە بەرتای دەستگیرانی تۆکە. کچەکە وتی بەرتا لەکوێیە؟ وتم لە ناپولیە. پرسی زۆر جوانە؟ وتم بەڵێ زۆر جوانە. ئەگەر لە ئەندازە بە دەر جوان نەبوایە چۆنم بود لە تۆکە؟ کچەکە پێکەنی و وتی ئەی تۆ دەستگیرانت نییە؟ فرەدیک وتی بەڵێ ئەو میکایلا دەستگیرانێتی کە بەرتا کارەکەری ئەوە. وتی کەوا بوو ئەو بۆ کچی ئاغام و تۆ بۆ من. وتم ئاغاکەت کێیە؟ وتی ئەو پیاوە بوو کە هات چاکوچۆنی و بەخێراتنی کردن. یەکەم پیاوی ئەم شارەیە زۆر دەوڵەمەندە ناوی میسۆ قولمیارە. ئیتر نووسین
بەیانی نانوچەمان خوارد، خواحافیزیمان کرد. هاتین بۆ دەرەوە، لە داڵانەکە کچەکە هات بە دزیەوە کیسەیەکی ئاوریشمی سپی دامێ. کە هاتینە دەرەوە بژاردم، سیرم کرد، سی لیرەی زێڕی تیا بوو. ئیتر لە خۆشیانە هاتین بەڕێوە. بڕیارماندا جارێکی تر سواری شەمەندەفەر نەبین، بە پێ بەڕێی شەمەندەفەرا بڕۆین. ملی ڕێگەمان گرت، هەروە بە ناوڕاستی هەردوو لای ئاسنەکەدا ڕۆیشتین. شەو گەیشتینە سەر پردێک. لەو سەری پردەکەوە سەیری پردەکەمانە کرد. بینیم لە پێشمانەوە دوو چاوی تیژ وەکو چاوی ئەژدیها ڕوبەڕوومان هات، پرشنگی ئاگری لێ بێتەوە. وتم فرد دیک، نامرد فەوتاین، ڕزگارمان نابێ. وتی با خۆمان فڕێدەینە ئاوەکەوە. وتم مەلە نازانم، ئەخنکێم، با خۆمان بە کەناری پردەکەدا هەڵواسین تا شەمەندەفەرە ڕوا، دوایی خۆمانە خەینە سەرێ. من لە دیوێکەوە، فرەدیگ لە دیوەکەی ترەوە بە کەناری پردەکەدا خۆمان هەڵواسی. من نەمزانی بوو، سرم لادەم. کا شەمەندەفەر هات، لرفە لرفی ئاوی لە کوڵی کرد بەسەر و چاومە. دەم و چاوم سوتا و دەستم بەر بوو، کەوتم ئاوەکەوە. ئێستاوە ئەلفرێد ئەفەندیمان لە ئاوا بەجێهێشت. ڕەنگە ئەوانەی گوێ لەم سەرگروشتەیەگرن، زۆر بەزەییان بە ئەلفرێددا بێ. کوڕێکی ئەوەندە دەروونساف و دڵپاک و ڕەوشچاک و بەوەفا، سەودای عەشقێکی جوان لە گیانیدایە، لە یاری بێخەبەرە و ئەو لە ڕێدا بخنکێ، زۆر ناخۆشە. لەبەرەوە پیرەمێر خەبەرتان نەداتێ، ئەلفرێد هەرچەندە بەخنکا و ئەژمێردرێ، بەڵام نەمردووە. ئێستا ئەوە لە قوڵاغی لادەیەکدا ڕێیان کێشاوە و ئاو لەزگی دەرەهێنن. ئەیشێلن خوێنی بجوڵێتەوە، بێتەوە هۆش خۆی. جارێ با ئەو لەوێ بێ، با فرەدیک بۆمان بگێڕێتەوە چیان بەسەر هاتووە. فرەدی گەڵێ کە شەمەندەفەر ڕووی تێکردین، لەسەر پر بووین، نەمانتوانی خۆمان لە ڕێ لادەین. چارمان نەما، ئەم دی و ئەو دی و خۆمان بە لێواری پردەکەدا هەڵواسی. شەمەندەفەر بە تەوژم هات، ئاوی گەرمی پژان بەسەر و گوێلاکماندا. من سرم لەبەر شاڵاوی ئاوە لە قوڵاوەکەدا لادا. زۆری نما بوو، دەستم بەر بێ، بە هەر ڕەنگێ بوو خۆم گیر کرد. شەمەندەفەر تێپەڕی، هاتمەوە سەر پرد. ڕوانیم ئەلفرێد دیار نییە. بانگم کرد، وەڵامی نەبوو. بەڵام کاتێک کە ئاوە گەرمەکەم بە ڕوودا هەڵپژا، شڵپەیەک لە بن گوێم هات، وەکو دەنگی ئەلفرێد وابوو هاوار بکە. ئیتر گوێم لە هیچی تر نەبوو. بە هەموو لایەکدا هاوار و بانگم کرد، لە هیچ لایەکەوە دەنگ نەبوو. گریام، ئامان ئەلفرێد لەکوێی؟ بەڵام هیچ جوابێک نەبوو. ئیتر بۆم دەرکەوت کە دەستی بەر بووە و کەوتۆتە ئاوەکەوە. لە تاوە خۆم فرێدایە ئاوەکەوە، نەمەزانی ئاوەکە لەو ڕاستەدا ئەوەندە قوڵ و خوڕە. دەربەستی خنکان نەبووم، بە هەر مەرجێ ئەلفرێد نەخنکا بێ، چاوی بە میکایلا کەوتبێ. من 100 جار شکور بووم کە لەباتی ئەو بخنکێم. زۆر مامەوە لە ئاوا کە من ئەلفرێدم لە دەست و قیر و سیا، با منیش بخنکێم. چی بکەم کە ئەجەل نەهات، بە زۆر نییە. شەپۆلێ فڕیدا بوومە کەنار ئاوەکە و بێڕۆخ کەوتبووم. بەیانی لادەیی هاتەبوون بۆ ئیش، منیان بە بێهۆشی دی بوو. دابیانم بە کۆڵیانە و منیان بردبووەوە ماڵی خۆیان. ئاگریان بۆ کردبوومەوە و منیان هێنایەوە هۆش خۆم. لە پاژەوە کاتبوومەوە هۆش، دیسان ئەلفرێدم بان کردبوو، وەڵامی نەدابوومەوە. اینجا شێت بووبووم، هەستا بۆم ڕام کردبوو. وتبووم ئەچم شەمەندەفەرە کوژم، پرد ئەڕوخێنم، سەرەوژێر یەکەم، چون کاوڕێکەمی لەناو بردووە. بە زۆر منیان گرتبوو، بەستبوویانمەوە تا 3 ڕۆژ. اینجا عەقڵم هاتبووە کەلەم و اینجا ماڵ ئاواییم لەو ماڵە بەڕەحمە کرد و گۆرانیمەوت. هەرچی لەو ڕێیەوە ئەڕۆی، گلی ئەخواردەوە و هەندێ لەگەڵیشما گریا. تا ئێوارە گریام، بڕیارمدا ڕاوەستم شەو کە شەمەندەفەر هات خۆم بخەمە بەر شەمەندەفەرەکە. منیش لە پاش ئەلفرێد نەمێنم، لە غەیبەوە یان لە خەیاڵەوە دەنگێکم هاتە گوێ، لە دەنگی ئەلفرێد دەچوو. ئەیوت خۆت مەکوژە، بچۆ هەواڵی من بگەێنە بە یارەکەم، بڵێ بە عەشقی تۆ مردووە، شەهیدە. بەم دەنگە هات بە عەقڵما کە بچم دەستگیرانەکەی بدۆزمەوە، هەواڵی بدەمێ کە ئەلفرێد لە ڕێی ئەودا چووە. هەر ڕاست بوومەوە و ئەو شوێنە شومەم بەجێهێشت. تا هێزم تیا بوو ڕام کرد، تا لە چاون بووم. اینجا لە خۆمەوە تووشی مقامێک هاتبووم، لە ڕاکردنە، لە وەستانە، لە دانیشتنە. هەر بانگمە کرد، ئەلفرێد. هێشتا و شێعرانم لەبیر ماوە کە بۆ ئەلفرێدم هەڵبەست بوون. بەشێتیەوە ملی ڕێگەم گرت، ئەوەندەی کە لەگەڵ ئەلفرێد بەیەکەوە سەرگوشتەمان بەسەر هاتووە،
زیاتر لە ڕێو بان دوای ئەوە دیومە. پاپۆرێک بۆ ناپولی ئەچوو، بە دزیەوە بە تەناف و قولاپە هەڵگەڕام، لەناو پاپۆرەکەدا خۆم شاردەوە تا گەیشتمە ناپولی. لەوێ لە پاپۆر هاتمە دەرەوە، سەرنجمدا قەڵەباڵق بوو، تێکەڵ بە عەشەماتەکە بووم، نەمەزانی چی بکەم. عەرەبانەیەکم دی، چووم لە خۆمەوە دەرگاکەیم کردەوە، چووم دانیشتم. عەرەبانەچی هات و پەلی ڕاکێشام بمهێنێتە خوارێ. زلەیەکم لێدا، چوین بە گژێکدا، خەڵک هات و وتیان چی دەوێ؟ وتم قەیسەری میکائیلە. وتیان لەکوێیە؟ ناونیشانی چییە؟ وتم میکائیلە دەستگیرانەکەی ئەلفرێد نیشان بەو نیشانەی تەڕپیلیشیان لەگەڵا، هەر ئەوەندەیانەوت نون قاپیش و. منیش تێ نەدەگەیشتم، ئەوان بە زمانی ئیتاڵی ئەدوان، دایان بەزاندم. هەرچی تووشی ئەهاتم ئەمپرسی میکائیلە، ئەیوت نون قاپیشۆ، 100 نون قاپیشۆیان پێوتوم. منی شەر تێ نەگەیشتم ئەمە ماناکەی چییە. 3 شەو و 3 ڕۆژ بەم نون قاپیشۆیەوە ڕام بوارد، تا ڕۆژێکیان لە دوکانی وێنەگرێک، وێنەی ئەلفرێد لەو دی و شوشەی دوکانەکەەوە هەڵواسرا بوو. پەلامارم دایە شوشەم شکاند، وێنەکەم گرتە باوەشم، بێهۆش کەوتم. کاتمەوە هۆش لە خەستەخانەیەک دەستیان دەرمانە کردم کە شوشەکەم شکاند بوو، دەستم زۆر بریندار ببوو، بێهۆش ببووم، وێنەکەم لە باوەشدا بوو، بە بێهۆشی بەرم نەدا بوو. لێیان پرسییم ئەمە کێیە؟ وتم برامە، لە ئاوا خنکاوە. وتیان کوڕ ئەمە زیندووە، 3 ڕۆژە ئەم وێنەی گرتووە، بەڵکو یەکێکی تر بێ کە لە براکەی تۆ بکە. وتم نەخێر هی ئەوە خنکاوە. پیاوێ گوتی ڕاوەستە بدنێرمە ماڵی ئەو پیاو ماقوڵە. عەرەبانچی بان کرد، سوار بووم لە خۆشیە لەناو عەرەبانەدا نەوەستام. خۆم کوتایە لای عەرەبانەچیەکە، وڵاخەکان گورج لێخوڕا. دانەویمەوە زلێک لە وڵاخەکان بدەم، شڵب کەوتمە خوارێ، دەستم بریندار و سەر شکاو. عەرەبانەچی دابەزی بە 1000 حاڵ سواری کردمەوە، گەیشتینە بەر دەرگای گەورە. بە ئیشارەت وتی ئەوە تا. خۆم فڕێدایە خوارێ ڕام کرد. عەرەبانەچی لە پشتەوە چاکی ڕاکێشام. تو مزداوەی پاراکە. من لە خۆشیاندا نەپژابووم پارەی بدەمێ. لە مشتومڕەی ئێمە خەڵک کۆبوونەوە، خەڵکی ئەو ناوەمان هەمووی بەسەرا ڕژا. پیاوێکی گەورە هاتە دەرەوە، لە عەرەبانچیەکە تووڕە بوو، بە ئیتاڵی پرسی چی دەوێ؟ وتی پارەی نەداوە، لیرەیەکی بۆ فرێدا و وتی بڕۆ. کەڕوانیم ئەمە ئەلفرێدە، بەو دەستە بریندار و بەو خوێنەی سەرمەوە، پەلامارم دایە و خۆم بە ملیە هەڵواسی. تێر ماچم کرد، پردی مێژوورێ، 2 دکتۆریان هێنا و سەری شتم و دەرمانی لێنا. ئێستاوە لەگەڵ ئەلفرێد لە ساڵۆنی قۆناغەکە دانیشتوین. هانام بەو وەخت و سەعاتەی کە ئەم دوو برادەرە وەفادارانە بەیەک گەیشتنەوە. هاوڕێکانی میلەت و نیشتیمانەکەشمان دەربارەی یەکوا بن، لە ڕێی خزمەتی نیشتیماندا بە وەفا و خزمەت و خۆشەویستی یەک بن. اینجا هانام بەو دەمەی کە ئەلفرێد بە وەسڵی میکائیلا شاد بوو. اینجا فرەدیک لە ئەلفرێدی پرسی چۆن ئەم شاجوانەی جیهان و ئەم پرەنسیپە ئیتالیە بە تۆ بڕا، بە تۆ درا؟ وەڵامی دایەوە فرەدریک، سەرگوشتەی ئێمە 3 شتی تایە، لە 3 شت چاکترە. یەکەم دەروون و نێتی پاک لە ئاین و سیاسەت و دیبلۆماسی باشترە. دووەم وەفاکاری لە جوانی باشترە. سێم ئەخلاق لە پارە پەسەندترە. من دەروونێکی پاکم هەبوو، لادێریەکی بێفڕوفێڵ بووم کە تووشی میکائیلا هاتم. سەفەرەکەم کاری تێکرد، تا هات لای پەسەند نەبووم. دووەم لە وەفادا لە مێردە کۆنەکەی بە وەفاتر و فیداکارتر بووم. وەفای من پێش زۆر داواکاری ترکەوت. سێم ئەخلاقی من و عەشقی ڕاستی قەناعەتی بەو پەیدا کرد کە لە هاوسەرێتیدا عەشق و ئەخلاق لە سەرسەرێتی و گەورەی و ساختە و قومار و سەرخۆشی بۆ ئافرەت چاکترە. من بە خنکان و حەبس و تێڵدان عەشقی ئەوم فرامۆش نەکرد. دەستم لە وەفا بەرنەدا تا دەستم لە ملی یار ئاڵا. تۆش کە یاری وەفاداری من بووی، هێندەی من و بەڵکو لە من زیاتریش بەکێش بووی. وا گەیشتی نەمەرام، وا بە من و میکائیلا بەرتامان پێشکەش کردی، کەوایەکی سوورمەیە بەرتا. ئەم جلانت دەکەنە و ئەوە بکە بە بەرتا. گوێگرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی زنجیرە چیرۆکی کەمانچەژن. هیوادارین بەم چیرۆکە توانی بێتمان خزمەت بە گوێگرانی خۆمان بکەین و دووبارە ڕۆحی پیرەمێردیش ئاسوودە بکەینەوە. بە ئارامی شەوگارتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.